بەڕێزان لە هەرکەم سڵاوتان لەبێ هیوادارم هەموو لایەکتان تەندروست بن. ڕاستی خۆشحاڵ نیم بۆی کە لە پرسێکی ئاوا ناخۆش و مژارێکی زۆر خەمهێن بە دیدارتان شادە بمەوە. ئەمڕۆ باز لە دۆخی توشبوانی تالاسیماکەین لە هەرێمی کوردستان. ئەبوایە لەسەر یەکێک لەم کورسیانە خودی وەزیر یا بریکارەکەی یا ڕاوێژکارەکەی کە بڕیار بوو دکتۆر سامان حەمەغەریب وەکو ڕاوێژکاری وەزارەت لێرە بوایە، بەڵام بەبیرتان هێنمەوە لەوەتەی لەسەر ئەم مێزە جەنابی وەزیر لێرەدا دانیشت بوو، زۆر بە ڕاشکاوی، زۆر بە پەڕۆش، زۆر بە خەمخۆرانە باسی نادادیەکان، باسی خراپی دۆخی تەندروستی و سیستمی تەندروستی ئەم وڵاتە و باسی دۆخی دەرمانمان بۆ کرد لەگەڵ ئەندامێکی پەرلەمان و چەند میوانێکی تر و چەند دکتۆرێک. لەو کاتەوە وەزارەت بایکۆتی ئەم بەرنامەی کردووە، لە کاتێکە ئەم بەرنامەیە دەلاقە و پەنجەرێکی هەموو چین و توێژەکانی کوردستانە. لەو شوێنانەی کە گوێیەکان گوێیان لێ ناگرن ئەوان بێنە ئێرە بۆ ئەوەی کە بە ڕاشکاوی گفتوگۆکانی خۆیان بکەن. ئەم بەرنامەیە هیچ بێڕێزیەکی ڕۆژە لە ڕۆژان لە تەمەنی 23 ساڵی خۆیدا بە هیچ کەسێک و هیچ کارکتەرێک نەکردووە، بەڵکو تەنها کێشەکە و گرفتەکە ئەوەیەکە فەلسەفە و دیدگای ئەم بەرنامەیە و ئامادەکاری ئەم بەرنامەیە و بەندە کە پێشکەشکاری ئەم بەرنامەیەم ئەوەیە کە قەنەعەتم وایە دڵسۆزی بۆ حکوومەتی کوردستان ئەوەیە کە هیچ شتێکی لێ نەشاریتەوە، پەرۆشی و خەمخۆری بۆ سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری ئەوەیە کە بۆ خۆشەویستکردن هیچ کەسێک یا هیچ دەسەڵاتێک لەو دەسەڵاتانە لای خەڵکی کوردستان ناشرین نەکەی، بەڵکو بەردەوام بە ئاگایان بهێنیتەوە. میدیا هەمیشە وتومە بێ چاوی هەموو ئەو دەسەڵاتانە بێت، چونکە لە هیچ وڵاتێکی دنیادا سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و سەرۆکی داواکاری گشتی و کۆی دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی و قەزایی ناتوانن ئاگایان لە وردەکاریەکان بێ بەقەدەر لێنزی کامێرای میدیا و ماس میدیا. لەبەرەوە هیوادارم وەزارەتی تەندروستیش دیدیان بگۆڕن و تێگەیشتنەکان بێن نەپاڵ تێگەیشتنەکەی ئێمە، چونکە ئەوە دڵسۆزی ڕاستەقینێ بۆ حکوومەت یاریمی کوردستان. و ئەمەوێ پێتان بڵێم ئەگەر وەزارەتی تەندروستی لێرە بوونایە لانی کەم لە ڕووی دەرونیەوە ئەو هەموو کچ و کوڕە جوانەی کورد کە هەڵگری نەخۆشی تالاسیمان ئێستا لانی کەم لە ڕووی دەرونیەوە تۆزێ ئارام ئەبوونەوە، ئەگەر پێتان بوت نایە دەستی ناستان بەسەریان نابهێنایە و بتان و تا فەرامۆشتان ناکەین، چونکە لە 120 دەرزی مانگانە 40 دەرزی ئێستا وەردەگرن. بەم هەلوو مەرجە نا لەبارە ئابووریە بەم هەموو فەقیریەی لە وڵاتەدا بڵاو بۆتەوە لە خۆتانە پرسم ئەمان لەکوێ دەرزی و دەرمان پیا بکەن؟ لەکوێی دنیادا هەیە نەخۆشێک لە تاو نادادی و لە تاو نەگەیشتنی دەنگی مناڵێکی ئاوا جوان بە دەرزی و دەرمانەکانیەوە بێتە ناو ستۆدیۆی تەلەڤیزیۆنێک بۆەوەی کە یەکێک تۆزێ سۆزی بجوڵێت و گوێی لێ بگرێت؟ جەنابی وەزیرە گەر لێرە بووی تایە باشترە بوو. هیوادارم دیدگاکەتان بگۆڕن با سەیری ئەم راپۆرتە بکەین. فەرموون. محەممەد حەسەن و شەهری خوشی توشبووی نەخۆشی تالاسیمیان. تەمەنی محەممەد 20 ساڵ و خوشکەکەی 18 ساڵی. نەخۆشیەکە ڕێگر بووە لە گەشەیان. کێشەی ئەم خوشک و برایە نەبوونی هەبوو چارەسەری تەندروستی ڕۆژانەیە کە لە نەخۆشخانەکان وەری بگرن. بۆ ئەوەی لە هەناسەدانیش بەردەوام بن دەبێت پەنا ببەنە بەرکڕینیان. کێشی هەبوو دەرمانمان هەیە، یەکش جێدی عراقیمان دەدەنێ، یەکش جێدی عراقی بە کەلکی هیچ نایەتن، یعنی ئەم لۆ مایدەی خراپ، هەم لۆ زەرجی، هەم لۆ کلی. بابم وچەی 500,000 خرجی من و براکەشم کە مانگانە، یعنی ئەگەر بینێسە حەقیقی 500 زیاترمان دەچیتن. ئەو هەر بەدەست ناکەی ئەو بەکردن زۆر گرانیش. لە تەمەنی سێمانجیەوە هەموو هەفتەیەک بەتڵێک خوێنی پێویست بووە. ئێستا تەمەنی 23 ساڵە و خوێنکاری زانکۆیە. برا گەورەکەشی نەخۆشی تالاسیمیا بووە و ژیانی لەدەستاوە. هەبوو دەرزیمانجی ڕابردووی بە دەرماڵەی زانکۆ کڕیون و بۆ ئەم مانگەش نە لە نەخۆشخانە چارەسەریەکانی پێدراون و نەپارەشی هەیە لە بازار بیکرێت. دەرماڵە و مەگرت 2 مانگە کونی پێشستا
هەر پارەی دەرماڵێکی هەر ئەو ڕۆژی چیمە بازاری باشە هەموو بە دەرماندایە بابم تەقاعودە داچیمەوە تەمەشای دەکەی لەسەر جێ پاڵپشتی مادی هەر ئەوەندەیە کە حکومت دەمداتی مانگانە 150,000 خاڵێکشانەوە بوو کە دەرمان ئەو دەرمانە سەرچیەکان کۆمەڵەی تالاسیمیا داوایەکی هەشخاڵیان داوەتە وەزیری تەندروستی بۆ ئەوەی چارەسەری گرفتی فلتەری خوێن و هەبوو دەرزیان بۆ بکات. ئەو هەشخاڵەماندا دەست وەزیری وەزیر جێلی ڕاگرتین لەی وەگرتین گوتی بە زووترین کات بۆ ماوەی 10 ڕۆژ هەتا 15 ڕۆژان ئەو گوتی 15 ڕۆژ بەس بە ماوەی 10 ڕۆژان ئینشاڵڵا بۆتان عیلاج دەکەم. تەنها لە هەولێر 1196 نەخۆشی تالاسیمیا هەن لانی کەم دەبێت 10 ڕۆژ جارێک نەخۆشەکانیان بێنە سەنتەری تالاسیمیا. ماوە کە گرفت و لۆ دروست بوونە گرفتەکەتان چیەکە ئێوە وەک کەس و کاری؟ ئێمە گرفتەکەمان دەرزی دیسفرالمان نییە بە حەبی زۆر بێ ئاستەکان بە حەبی دانابەزی دەرزی سفرالمان دەوێت لە پاشەوەش ئەو کیسەمان دەوێت کە لۆ خینەکەی تەسفێ بکە کیسە نییە ئەنی خینەکەش کە تەسفێ نەکرێ ئەو هەموو لەرزی دەگری. ئێستا من هەر 10 ڕۆژ جارێک دەینە خوێنی دەمێ 10 ڕۆژ جارێک تەمەنی 19 ساڵش. دکتۆر مەسەن عیلاجەکان لێرە دەنووسی ئەو عیلاجانە لێرە نییە دەبی لە دەرەوە بیکڕن دەبی لە دەرەوە بکڕین و زۆر کەسیش ئیمکانێتی نییە بەڕاستی بکڕی لە دەرەوە. بەپێی ئاماری کۆمەڵەی تالاسیمیا لە هەرێمی کوردستان 3623 نەخۆشی تالاسیمیا هەن 160 ئەوانە تەمەنیان لە خوار 12 ساڵیە. ئێستا گەورەترین کێشەی نەخۆشانی تالاسیمیا نەبوونی کیسەی خوێنە کە پێشتر لە بەغداوە دەهاتە هەرێمی کوردستان و ئێستا ماوەیەکە نایەت. ئەمە دوو گرفتی بۆ نەخۆشان دروست کردووە. یەک فلتەری خوێنیان بۆ ناکرێت ئەوەی دیکە ژمارەیەکی زۆری خوێن بەخش هەن و دەیان هەوێت خوێن بدەنە بانقەکانی خوێن و خوێنیان لێوەرناژیرێت. بەختیار قادر ڕوودا و هەولێر. بەڵێ بەڕێزان جارێکی تر سلااوان لەبێت دیارە لە کوردستان لە راپۆرتەکەی ئێمە شاو لەسەر زاری خۆشم هەمیشە وشەی سالاسیمیا بە هەڵە ئەڵێن سالاسیما دیارە نازانم ئەم هەڵە باوە چییە زۆر جار لە زۆر زماندا وشەیەک بە هەڵە ئەڕواوی ترەر بە هەڵە ئەچەسپێ خۆی وشەکە سەلاسیمیا لەبەر نەبوونی ئەو پیتە سێ لە کوردیە دەکرێت بە سەلەسیمیا یان تەلەسیمیا هەندێک جار بەڵام لە ئەسڵا خۆی سەلەسیمیایە بە سە. زۆر باشە سپاس بۆ زانیاریەکەت. سەرەتا دێمە دەف جەنابێتە بەری چەند ساڵان 1996 کاک مەحەدین وەختێکی کۆمەڵەیەوە هاتە دامەزراندنێ ئەف دەم ژمارێت هەڵگرێن تەلاسیمیا چەند بوون و کە چەندە لە پارێزگەیە دۆکێ بناوی خودێ مەزن و دلۆڤان زۆر سوپاس بووە و بۆ تەلەڤیزیۆنەوە و بەرنامەجیوەی ما ساڵە 1996 کۆمەڵێکە ئیکشوان هەفت کەسا بیم ئمە کۆمەڵە تەلاسیمیا دامەزراندی پارێزگا دۆکێ الویژەمی ما ئیحساڵاتی خۆ کرین سەراسەری پارێزگا دۆکێ مە ناف تومار کردن لە 82 تقریبا نەخۆش مە تومار کردن یعنی ئەف دەم 81 نەفەر 81 نەخۆش یەن تەلاسیمیا لە سەرانسەری پارێزگا دۆکێ مە تومار کردن وە تۆمار کردبوو یا هەر ئەف دەم ژمارێت هەڵگرێن تەلاسیمیا بتەنێ 81 نەفەر کاکرنچ ما تومار کردن ما ڕاگەهاند و وەکو کومەڵە هاتیە دانان ئاگاداریەوان کرد و کو بین خۆ تومار بکن یعنی بەنەرینێتە ئەف دەم لە دهۆکێ بتەنێ 81 نەفەران بەلە 81 نەفەر تنێ نوکە چەندە نوکە ئەوروکە نێزیکان نەحسەت نەخۆشە تەلاسیمیا مەل پارێزگا دووکەنە یعنی دەجاران زێدەتر بەلێ زێدە بنە بێژەل بێرێ کاکرنچ مەسەلا ئەف نەخۆش ئەف ئاماژەیەک نینەژ بۆ ئەوی کە مەسەلەن وان کۆمەڵێن لە کوردستانی هاتیە چێکردن ینی ڕۆشنبیرێکی وەسا بڵاو نەکریە کە مەسەلەن خزم و خزم و هەڵگرن تالاسیمیا بە هەڤرا ینی هاوسەرگیری نەکەن مامۆستا ئەلڤێرێمە گەلە جاراوەکیت بژن دەستگوێت ڕاگەهاندنێدا ئەن مەسەلەن بگاوێت سمینارەدا ئەvە گوتیە
خلکی ما یعنی انجام وی زدابونا یعنی نخوشان یعنی تشکی گلکی برچفی زدابی یعنی سالانو تو ششکت حشتی يعني إيرو زانس قالك بيشكتية إيرو درزية هيا مثلا معرفات زانياريان روشنبيرية صاغلمي قالك هي شما أف رجها وصاهات يزدابون السيدة مثلا فيقا قبدي قال دكتوري داخفت خلكي ما رجع احترام بو خلكي ما بس جهداريا شيرات الدكتوري ناكن مثلا فيقا في أورين ما دكتوري داري خستن مثلا نمونا شوانا دبيجين دشن فحصة بري زواجه ديكن وقتي كور وكيش حريك 25 صادي القربت الدكتور جورا كايدي بيشتي ورا كل من ورا كيشامن هذه زواجه بيك نينا دنا عيالة وين نخوشي دركب النخوشي ثلاثيمية يعني حساب جبو نتيجة بشكنين نا تكرن او خليك حسابي بوناكن هيك باشي اف مسائل صاغلمي وتندرستي دقل دكتور باشي دم جامتا لا رانيجي هر كاغ عثمان وكو كوماليت على السيمال الرانيش بهمان شي ولا اداري رابرين جمارك وكو دهوك زي كردوها لدهوك الله بنراني برز لدهوك ل 1996 كاتك كومالي ثلاثيميات دروز بو هشتاو يك نفر لامو دهوكا هلگري نخوشيا كبونيا نخوش بون رنگا هلگر زياتر بو به هميشه هلگر زياتر لنخوش بەڵام ئێستا بووە بە نۆسا لە ڕانیا لە دەڤەری ڕاپەڕین چەند بوو کە 96 ئێوە دامەزران ئێستا چەند زیادی کردووە بەڵێ سوپاس بۆ دەرفەتی کە بێمەتان بەخشی کاکە ڕەنج لە ڕانیا 96 سێنزەی دە کە ئێمە کۆمەڵەکەم بە پێشن نووسینگە بووین سەر بە سلێمانی دوایی کە کۆمەڵەی تەلەسمەی ڕانەمان دامەزراند 23 نەخۆش تۆمارمان کردبوو لەوێ تەنها 23 نەخۆشە بوو لە سنووری ئیداری ڕاپەڕین بەڵام لە ئێستادا کە 2024 120 نەخۆش لە ڕزدە دەڤەری ڕاپەڕین ینی سلێمانی وەکو دهۆک زیادی کردووە بە پێ زیادی کردو بەڵێ سلێمانی ئەو کاتە کە ئێمە نووسینگە بووین لەوێ لە 120 نەخۆش لە 200 نەخۆش تێپەڕی نەکردنەوە شش بەڵام لە ئێستادا سلێمانیش تقریبان ئەگەر ئەوەی کە من وەرم گوتە لە برادرانی سلێمانی لە 900 نەخۆش بۆ 950 نەخۆشیان هەیە ئەوانیش خاڵە عوسمان چی وای کرد ژیانە تەرخان بکەی بۆ وشارکردنەوەی خەڵک زۆربەی کاتەکانی عمرێ ببەخشی بەو ڕێکخراوە و لە هەر شوێنێک بیت هەر بەرنامێکی تەلەڤیزۆنی بێت تۆ گوێ بەکات و کەش و هەوا نادەیت و ئەچیت سپاس وەڵی ئەوەی کە پرسیارە تۆزێک لەوانەیە بۆ من و بۆ جەنابیشتان و بۆ بەڕێزانی کە دانیشتن و جۆمەلێن تۆزێک ناخۆش بکەوێت چکە ئەم مەئساتی ئەم نەخۆشانە تۆزە قورسە من وەکو باوکێک کە سێ منداڵی تەلەسیمان بەڕێ کردووە کە وەفاتیان کردو هەرسێکیان بەس بەتەنێ خۆت بەڵێ بەتەنیا خۆم بەڵێ داوای لە بڕنە نائاساییە من مەبەسمەوەیە پەیامەک و خۆی بگێنم ئەوە پاڵنەرێک بە بۆی کە من بتوانم لە 96ەوە تا ئێستاش کۆڵ نەدەم بمێنمەوە بۆی کە خزمەتی نەخۆشانی تەلەسیمان بکەم یەکیانم تەمەنی 3 ساڵ بوو دووەمیانم تەمەنی 9 ساڵ بوو ئەوەی کە لە ئەم ئەخیرەشدا کە تقریبەن 7 ساڵ پێش ئێستا وەفاتی کردووە 21 ساڵ بوو سەلامەت بی بۆیە ئەو پاڵنەرە گەورەیە کە من دەتوانم لەوە زیاتر خزمەت بەم نەخۆشانە بکەم تاوان لە ژیانە بوون تۆیان ئەبینی خزمەتی مناڵان و توش بوان دەکەی بەڵێ هانیان دەدای بەڵێ یەکێک لەوەی کە ئێستا من کە زۆرەوەی کە موسیرم لەسەرەوەی کە لەوە زیاتر خزمەت بە نەخۆشانی تەلەسیمیا بکەم کێکێکە لە وەسێتەکانی کچە گەورەکەم کەوتی نابێت دوای من واز لە تەلەسیمیا بێنی لەبەرەوەی کە بەس ئەوان دەزان کێش و معانەتیان چۆنە تۆ دەزان هەستیان پێ دەکەیت چکە ئەو کاتێک کە نەخۆش کەوت تقریبەن 19 ڕۆژ لە سلێمانی ماینەوە بە نەخۆشی ئەو کاتە کە دەزانی لەسەر مەرگەواندا بوو ئەوەی بەجیا پێوتم شتێکی کارەساتی زۆر گەورە و ناخۆشە بۆیە ئەگەر کەسێک لەگەڵ ئەوانە نەژێت ناتوانێت لە معانات و کێشەکانیان بگات ناتوانێت تیام گەبزان ئەوانە چ کێشێکیان ڕاستە بەجەستە ئەوانە ساغن بەڵام لە نزیکەوە بیان بینە لە ئەوەی گرفتەکانیان لە ئازارەکانیان لەوەی کە ئەوە مشتێکە لەو خرمانی کە ئەوانە دەیخۆن ڕۆژانە کە هیچ شتێکی وان نییە بەکاری دێنن خاڵ عوسمان طبعا تۆ تەمەند درێژ بیت تۆ بمێنی بۆ کورد و کوردستان تۆ بەو جێبەجێکردنی وەسەتی کچەکەت ڕۆحی شاد کرد و بەردەوامیش بە
ئێمەش سەربازێکی سوپاکەتە بین و لە دواتەوە ڕۆی هەموو کاتێ ئەوەندەی هەمیشە هەرواش بووی بتوانین بشم بورە ئەگەر زۆر تۆزە طبیعی. دڵی نا، نا، خەڵکی خەجاڵەتی تۆ ئاسایە نا، ئاساییە. ئینشاڵڵا خوا بە پاداشتێکی گەورە بۆ دەنووسێ و چاکەی کە ئیکی و بە ئارامێکی دەرونی گەورە بۆ خۆت و بە شادی ڕۆحی کچەکەشت ئەشکێت. ئەگەر ئەو کێشانە معانات نەبێ ناتوانانی برانی پەرە بەو خزمەتە بکەیت کە لەگەڵ تەلەسمیا ژان بەسەر زۆر کەسی ترت بینیوە لە ڕێکخراوەکەت کە وەکو تۆ جەرگ سوتاو بوون وەکو تۆ معاناتیان هەیە بەڵێ بەردەوامیشە هەمووی بەردەوامە زۆر بە زۆری لەو ئەو چیرۆکانی کە بیرت ناچێتەوە چین هەمووی چیرۆکە ڕۆژانە تۆ سەیری ئەوانم کاریەکە و چیرۆکێکی خۆی هەیە سەیری ئەوانم کاریەکە و چیرۆکی خۆی هەیە ینی بێت چیرۆک نابێت تەلەسیمیا بێت چیرۆک نییە ینی هەر یەکێک لە ناخی ئەوانەدا سەیری بکە چیرۆکێکی تایبەتی خۆی بەدەر لە چیرۆکێکی شتێکەکەی کە ڕۆژانە دایکەکە بەدەر لە خەمی ئەوەی کە خزمەتکردنی ماڵ و مناڵ و شتانی کە دەبێت بەردەوام تەرکیزی لەسەر مناڵەکەی بێ ئەو حەبی کچەکەی خواردووە دەرزی دەسڵەکەی بەکارهێناوە ئەم خواردنەمە خۆزەرری هەیە پاقلەمە خۆزەرری هەیە تەماتەی کاڵمەخۆ ئاسنەکەت پێ بەرز دەبێتەوە خێرا بە بانجی ئەو کابی بە بۆ نەخۆشخانە بزانین ئاسنەکەی چەندە متابعی ئاسنەکەی بکە متابعی ڕۆژانی ئەگەر لە دوای ڕاپەڕینەوە سیستمێکی تەندروستی ڕێک و پێکمان دابنایە هیچ ساختە چیەک نەیتوانیا دەرمانی خراپ بێنێتە ئەم وڵاتەوە ئەگەر بانکی خوێنی ڕێک و پێکمان هەبووە ئەگەر بودجەیەکی ڕێک و پێکە بواە بۆ بەرزکردنەوەی ئاستی تەندروستی و ئاستی ڕۆشنبیری تەندروستی خەڵکی کوردستان و خانەوادەکانی کە تالاسیمیان تێدا ژمارەی قوربانیەکان زۆر کەمتر نابوو بەدڵنیاییەوە بەدڵنیایەوە زۆر کەمتر دەبوو و من بۆ یەک نمونەی زۆر دیارت پێ بڵم کاکە ڕەنجان من 93 کە یەکەم منداڵمان 93 کە تووشی ئەو نەخۆشی بوو من کە لە لای خۆمان لە دەبەری ڕاپەڕین هیچ کەس نەیزانی چه مۆزوعەکە هەر پشکنینیش نەبوو بە هەر هیچ شتێک نەبوو ئەو کاتە 93 هاتم بۆ هەولێر لە هەولێر بەداخەوە دکتۆرەکە ناوم بیر نەماوە دکتۆریشی بەتەمەن بوو سەردانیم کرد لە شار ئەتوا بوو دوای هەموو ئەو پشتینانی کە بووە کرد وتم کاک تۆ نەتیجەیەکم تی وەڵڵاهی کاکە ئەو عیلمەی کە ئێستا هەیە لەنگەشت لای ئێمە ئەوەی کە من بەس ئەوەندەی دەزانم دەبێت خوێنی تێ بکەیت کاتێکا لە هەشتاکانەوە ڕوبەڕووبوونەوەی تەلەسیمیا لە ئەوروپا زۆر بەخەستی هەیە لە 75ەوە پێشتریش بگرێت پێشتریش لە وڵاتێکی وەکو ئیتالیا وەکو یۆناان کە زۆر باوەز پێشتریش دەستیان پێکردووە و خبرەیەکی زۆریان هەیە لەو بوارە بڵێ ئەخر دکتۆر خاڵا عوسمان کێشەکە ئەوەیە هەتا وەکو ئێستش لە هەندێک ناوچەی دوورە دەست ئەو پشکنینانە ناکرێت وانە ئێستا منتیقە نیە لە دەبەری ڕاپەڕین هێشتا پشکنین ناکرێت لە دوورە دەستەکان وا گریمان ئەکرێ جاری وانە بە چەند مانگ موادی مختبەرینی و پشکنینەکانە وەستە بەدڵنیاییەوە ئەو ئەگەر باش وایە ڕێکراوە دروست نا بەدڵنیاییەوە ئەگەر باش بایە و ئەنی ئەوەی کە ئێمە لە تمە ئێمە دەمانەوەی ئەگەر بکرابە چ پێویست بۆی کرد ئێمە ئەو نەخۆشانە کۆ بکەینەوە ڕۆژانە بیان نێرین بۆ ئەولای و کات حکوون خۆی بڕای لەسەر شتەکانی خۆیان یەمەوە خزمەتە کاکە حەمەگیان بەخێر بێت کاکە حەمە کاتێک کە باسی ئەوەی کرد میوانە بە ڕێزەکان دایک و باوکان کاتێکە کاک عوسمان باسی جەرگسووتانی خۆی کرد طبعاً خۆتان نەزانن ئینسان بە نەخۆشی کتوپڕیش ئەگەری مردنی هەیە جاری وایە کەسێک سپۆ ساغە و گیان لە دەسەدات چەند کەسمان بینیەوە بێژەر بووە وەکو من لە ناو تەلەڤیزۆنەکە لەسەر مێزی بەرنامەکەی مردووە واتە قسەکانی کا عوسمان وا وەرنەگرن لابوت هەر کەسێک مناڵی تالاسیمای هەبێ بێ جەرگ سوتاو ببێ نەخێر ئەمڕۆ زانست زیاتر پێشکەوتووە دەرزی و دەرمان هەیە و بە هیچ جۆرێک ئەم نەخۆشیە ئەگەر سیستمێکی تەندروستی ڕێک و پێکە بێ بە یەکێک لە نەخۆشیە مەترسیدارەکان کە پێی ئەمریت هەژمار ناکرێت وانە کاک دکتۆر لەبەرەوە کاکە حەمەگیان بەخێر بێ خۆش بیسپاس سەرەتا زۆر سپاسیکەن قوربانە ئەم دەرزی و دەرمانانە چی هێناوتە ئەو دەرزی دەرمانانە ئینشاڵڵ ئەوانش باز دەکەم بەڵام لە ئێستا دەچێشەی سەرێکی خوێنمان هەیە کە خوێن فلتەر ناکرێتن ئێمە ژەربووە هاتینە بەرنامە و داوا دەکەین ئەو خوێنە چا بکرێت گەرە خوێنە چادەی بۆمان باسکە ئەم کێشە سەرەکیە بە ئەوانەی ئەم وڵاتە بەڕێوا بن گویان لێبێت چیە کێشەکە ژیان لێ دەبێت کێشەکە ئەگەر بێت ئەو خوێنە تەسفێ نەکرێت ئێستا من 28 مانگ چوم خینم تێکرد لەوانەیە 50 تا 100 خینم تێکردی بتڵەکەیت کەم فڕێدابی
چونکە پێی تێک چوومە قەلبم تەحملی ئەو ئەبێ مانگی چەند جار خوێنت مانگی جارە خوێن تێ بکەم ئێستا بۆ حەودەی هەیشا بێ سێ جار وانە بڵێ هەیشا بێ سێ جار هەش ئەبێ سێ جوار بێ ئاواییە ئێستا بۆ خوێن نەبوو لە بانکی خوێن یان چی بوو خوێن هەیە بەڵام تەسفێ ناکرێت فلتەر ناکرێتن و زائیدەن ئەو فلتەرە ژنێک ئەو خوێنە پاکاتەوە لە کاتی وەرگتن کە بێتە خوارە بۆ یعنی خوێن هەیە بەڵامە بێ پاڵفتە بکرێت وانە بڵێ ئەم ئامێری پاڵفتەکردنە دەست ناکەوێت ئێستا کەمە ئەم ئامێری پاڵفتنە نییە ئەلێرانە و زائیدەن دەبی پێشتر لە بانکی خوێن فلتەر کرابێ پاڵفتن کرا بێ بۆی بۆ خوێنەکە گەرنا بۆ جەر خراپ کەمە یا ستاف کەمە و فلتەر کەمە فلتەر کەمە شێشێ فلتەرمانەیە فلتەرەکە کەمە ئەگەر کێشە فلتەر نەبووە هیچ کێشەشکەمان نەدەبوو لە بازار ڕابەچەنە هەیە لە بازار لە بازار ئێستا لە هەولێرنی لە سلێمانی هەیە بە 25,000 دێتن یەکدانێ ئەو هاڵە یەکدانە بەشی تەصفیەی یەک بڵەکە یەک بتڵ یەک بڵەکە بۆ بەکار دێتن بە 25,000 لە نەخۆشخانەکانی حکوومەت نییە لە نەخۆشخانەکانی حکوومەت خاستە سنتەری لەسمیان نەماوە زوو نامێنێ ئەم شتانە ئەم شتانە زوو نامێنێ ئەمانە چەند ساڵێکە و کێشانە هەیە کە نزیک سەر ساڵان دەبتەوە ئەغدانە نامێنن دەبینی ئەم حەبوو دەرزی و شتانە چییە؟ ئەو حەبوو دەرزی شتانە حەز دەکەم سەرەتا لەو حەبیان دەست پێکەم ئەو حەبە پێشتر حەبەکی زۆر باشتریان دەداینێ کوالێتی بەرز بوو ئەمە کێ پێیوتی کوالەتی خراپترە لەوانەی پێشووترە هەر خۆمان تاقیمان کردوتەوە هەم بۆ جەرگ خراپە هەم بۆ مەعیدە هەم بۆ کلیە ئێستا خوشت خۆم ناتێ نەخۆش ئێستا ئەمە بەرهەمی عێراق و هەموو عێراقەمە بەکاردێن هەموو نەخۆشەکان کۆکن لەسەرەوەی ئەمە وەکو حەبە بە کوالەتیەکەی پێشووتر سحەتتان باش ناکە هەمووتان کۆکن چەند کەسەڵێ خراپە و تەجروبەی کردووە دەزەڵ بڕێت ئەوە هەمووی دەستی هەڵبڕی لێرەش دەزەڵ بڕن حەبی تر هەیە لەمە باشتر کە ئەیخۆن ئەم ئاڕازانەی نییە بەڵێ هەیە ئەو حەبەیە بەڕاستی ئەمە گرانترە ئەوان ئەمە نفسی نفسی شتنی ئەلێرانە نیە ئەڵمانیا ئەو لە ئەڵمانی دێتم برادر شتیواڵەمان هێلێن دەرێ حەمەگیان کە ئەڵمانیەکە خۆی سیحەتە باشترە بێ چێشێکی وامانێت تەنها مادێ ئاسنەکەدا دەگرێتن ئەگەر ئەوەش نەبیتن هەندێک نەخۆش کلڤەریان پێویستە ئەو کلڤەرەش هەمان شتا کلڤەر مادێ ئاسن دەینتە خوارێ بەس ئەوە لە دڵ دەینتە خوارێ ئەوە لە تقریبی لە زرگ و خوێن و ئەو شتانە دێنتە خوارە ئەو بەس لە دڵ دێنێتە خوارە و هەندێک نەخۆشی ئاسن لە دڵیدات باشە قوربانی دڵتم و دڵە سەلامەت بێ و دوای ناوبڕەکە ئەگەڕێمەوە دەرفەتی ترت دەدەم متفقی وەکو متخصصێک کە جۆری حەبەکان کاریگەری هەیە لەسەر بەم دەرەجەیە کاریگەری هەیە کە هەمویان هاواریانە ئەبێ توێژینەوەی لەسەر کرێ ئەوانە کەدەوە وەردەگرن بۆ ماوەیەک پشکنینیان بۆ بکرێ بزانە چەنێ ئاسنی داگردووە چی کاریگەری خراپی لەسەرکرێ هەڵێ سیحەتم پێی باش نابێت کەواتە ئەوە پێویستە ینی ئەو وتنێ ئەوان پێویستە زەرورەتەکەەوە توێژینەوەیکە لەسەر بکرێت کە ئەو حەبانە وەرەگرن بزانە چیان بەسەر هاتوە چیان بەسەر ناتوە وەکو لایەنی زانستی بەبێت توێژینەوە بەبێ لێکۆڵین و ناتوانێت من بڵێم ئەو ناتوانم کەسیش ناتوانێت بەڵام حەزەکەم زانی بۆ بەحسێکی دکتۆرایش 6 عینە هەر بە نەزەری اعتیبار وەرەگیرێت وە 6 کەس لێرە دانیشتووە دەستبەر زەکاتەوە ئەڵێ لەگەڵ قسەکانی کاکە حەما تۆ کە دەڵی خراپ بزانی بۆچی خراپە ئەوە سایدەفێکتێ ینی مەسەڵەن مەئیدە و ئەوانیان تێک دەدا ئەگەر بزانێ ئێمە دەمانەوێ بزانین چەندە ڕێژەی ئاسنەکەدا دەگرێت چونکە کێشەی تەلەسیمال لە کۆبوونەوەی ئاسنە لە لەشیان ئەگەر کاریگەری خراپی هەبوو لاوەکی هەبوو ئاسنیش زۆر داگرت من دەتوانم تەحملیکەم کێشەم نییە بەڵام تا چەند ئاسنەکەدا دەکرێت کە نەخۆشی سەلەسیمیا لە مشکلەکانی خۆی دوورەکاتەوە کە لە مردن دووری دەکاتەوە بڵێ کاک حەمە من دەرفەتی تەواو دەدەمێ بەڵام بینەرانی بەڕێز تکایە لەبەر تەندروستی هەمووان گوێ لەم چەند کۆمنتەم بگرن چاوەڕێمان بکەن با بەیەکەوە بزانین تەلاسیمیا زگماکیە تەلاسیمیا بۆچی دروستە بێ لە مناڵدا چەند پلەی هەیە ئەگەر ئێمالی بکەی بەرەوچۆ دەچێت ئەگەر چارەسەری بکە چۆن ڕادەگیرێ ئەگەر دەرزی و دەرمان و خوێنی پێویست هەبێ نەخۆشەکە تا چەندە مقاومە پەیاکە وەجگە لەوە ضرورەتی پشکنینی پێش هاوسەرگیری چییە پاش ئەم ناوبڕە لە زاری دکتۆرەوە بە تایبەت ئەوانەی کە هاوسەرگیریان نەکردووە چ کچان چ کوڕان دایک و باوکان ئەگەر خۆشیان تااقەتی ئەم مۆزوع جدیانی منیان نییە بە دیار تەلەڤیزۆنەکەەوە دایان نیشەنە بڵێ
نەڕۆی وەرە گوێ بگرە پشکنین چەند مهمە. هەندێک لەوانە پشکنینیان کردووە ڕێژەی لە 125 یان هەبووە پشکنینەکانی هەمال کردووە. دوایی هەتا دنیایەنەوە لە دوایینەوە مناڵەکانیان باجەکەیان ئێستا ئێمەوە. بەڵێ بەڕزان جارێکتر سلااوان لەبێ دکتۆر هۆکاری سەرەکی توشبوون بە نەخۆشی تەلاسیما چییە؟ بڵێ هۆکاری سەرەکی بۆ ماوەیە یعنی تۆ نابێت نەخۆشێکت هەبێت ئەگەر دایک و بابی هەڵگر نەبن. ئێمە سێ جۆرمان هەیە لە نەخۆشیە نەخۆشی تەلاسیمیای توندمان هەیە نەخۆشی تەلاسیمیامان هەیە تەنیا هەڵگرە یعنی ئێستا وەکو مامۆستا عوسمان تەنیا هەڵگرە و هیچ کێشەیەکی نییە بەڵام هەڵگرێک لەگەڵ هەڵگرێکی تر کە کەپڵن کە ژن و مێردن دەتوانن نەخۆشیێکی تەلەسمیای تند دروستکەن کەواتە ئێمە نامان ناتوانین یەک هەڵگر پیاوەکە هەڵگر بێ و ژنەکە هەڵگر نەبێ هەر تەلەسیمیا دروستەکە بەس ڕەنگە بەس هەڵگر دروستەکە و کە هیچ کێشەیەکی نیە ئێستا عوسمان لە پێشاوی هەمومانەکەن الحەمدولله هیچ کێشەیەکی نیە کابرایەکی ساغ و سەلامەت. ئێمە لە کوردستان 4000 توشبوومان هەیە 6000 هەڵگرمان هەیە. بەڵێ من بڕوا بۆ 6000 ناکەم 4000 بەڵێ ئێمە توێژینەوەمان هەیە لە نێوان لە 100 لە نێوان 3 بۆ 4 هەڵگرمان هەیە لە 100 نزیکەی لە هەموو 100 کەس 4 کەس هەڵگرا 3 کەس تا 4 کەس هەڵگرێ با بڵێ 3.5 تا 4 کەس لە کوردستان و لە عێراقیش بە هەمە ینی تۆ ئەگەر ملیۆنێک تەبێ ئەو کەسەکات چەندێ لە 1000 ئەکاتە 30 لە 10000 ئەکاتە 300 لە 100,000 ئەکاتە 3000 کەواتە ئەکاتە 30,000 لە ملیۆنێکە هەڵگرمان زۆر 6000 نییە هەبێ بڵێ وڵات هەیە کەمترین تەلەسیمیای هەبێ بەڵێ خۆی ئەوە لە چەند وڵاتێکە دیاری کرا وڵاتی دەوری دەریای سپی ناوەڕاست ئەوانە زۆریان هەیە لە ڕۆژ ئاوای ئاسیا جنوبی ئاسیا زۆرمان هەیە هەندێکمان لە ئەفریقای هەتا لە ئەمریکا ئەفریقیەکان زیاتر تووشە بن شوێنەکانی دیاریکراوە بە خەریتە چی وڵاتێک زیاترەکە ئامۆزا و ئامۆزایەکێنن خاڵۆزا و پورزا دۆزیوان لە 160 ئەوانەیەکەوە یعنی بە توێژینەوە سپات کراوە لە 160 ئەوانەیەکەوە سەلەسیمیای گەوریان هەیە دایک و باوکەکە خزمن کەواتە چەندێ دوورکەونەوە و لەوەش چاتر ئێمە ئێستا پشکنینی پێش هاوسەرگیریمانەیە کەواتە پێویستیمان نییە باسی خزمەتی کرد ئەگەر تو پشکنینی پێش هاوسەرگیریت کرد هەردوو هەڵگر بوون نابێ ئەو زەواجە بکرێ بە هیچ شێوەیە هاتۆتەلات بڵێ وڵی لە فەحسەکە پێی وتین هەتانە بەس یەکترمان خۆشەویست وەرزەواج وڵی مەلا هاتووە مامۆستا هاتووە واستە دەکە ئەڵێ تۆ بەس تەقیرەکەمان بۆ من سەبا زەواجەکە بکەین لێمان تێک نەچێ ئەوە ناکرێ ئەوە کارەساتە یاخود کوڕ و کیچ هاتووە ئەڵێ ئەمەینەکە ئەڵێ هەردووکیان هەڵگرێن بەڕێزەی 25 و سەر و 25 مامۆستای ئاینی هەیە ئەڵێت مامۆستا هاتووە ئەڵێ هاتووە ئەڵێ با ئیشەکەمان لێ تێک نەچێ ئەو دوو بنەماڵێ لە یەک عاجز نەبن تەقیرێکمان بۆ من سەبا بکرێ هەیە ئەڵێ ئێمە چەند ساڵ یەکتریمان خۆشەوێ کاکە خۆشەویستی نابێ منداڵێکی ئەوە بخاتەوە ئەوە خۆشەویستی نییە ئەو قسانە بە من نەڵێن بە هیچ شێوەیەک ناکرێ بۆ تۆزە بە تووڕێی بڵێ ئەزای شێت بۆ تووڕێی یعنی هۆکاری گەورەترین هۆکاری سەرەکی ئەو نەخۆشیانە هوشیاریە ئەگەر هوشیاری هەبێت لە پارەکەش گرنگترە لە بوونی پارەکە و لە بوونی ئامێر و لە بوونی پشکنینەکان گرنگترە کە دێن بۆ لا دەڵێن بە تخواعی بە پیا و قسەی تیا کردووە بڵێ با فلان دوعای لە عاجز نەبن یەکسەر تو ڕابی هاتووە وڵا کردیانەتە دەرەوە بەخوای کردویانمەتە دەرەوە ئەڵێ ئێوارەمەوە ئەڵێ ئەوان هاتوونە بۆ ئەڵێ ئێوارەمەوە ئەدی مەلامانەیە بەس ئۆکەیەکمان دەرێ بە ئیشەکە تێک نەچێ یعنی ئەوان هەموو شتێکیان بڕاندەوە کاکە من تووڕە بووتم کاکە ئێستا من هاتوومەتە سەر ئێوەیان ئەوە تو ئێوە هاتوونەتە سێرمە بڕۆن وازم لێ بێنن ئێوە پرسیار بەم دەکەم من پرسیار ئەگەرینەکە ئەڵێ لە سا 25 ئەڵێ هەردووکیان هەڵگرن ئەڵێ هەردووکیان هەڵگرن کە ئەڵێ هەردووکیان هەڵگرن کەواتە ئەوانە ئەگەری بوونی منداڵێکی تەلەسمیای توندیان هەیە یعنی لە سەدا چەند لە 125 لەگەڵ هەر منداڵێ بوونە لەگەر هەر منداڵ بوونێکە 125 لەوانەیە منداڵەکان توش بوو بێ 150 لەوانەیە منداڵەکان هەڵگر بێ 125 لەوانەیە منداڵەکان نۆرمال بێ هیچ کێشەی نەبێ بەڵام من بۆچی بەڵام نابێ بیکەی کاکە نابێ بیکەی تۆ بەو شێوە ئێمە تا 20 ساڵ 50 ساڵتر ئەگەر بەو شێوە بڕۆین لە ناو کۆمەلگا نایهێڵین ئەو نەخۆشیە نایهێڵین کە هەزاران ساڵە هەیە ئەو نەخۆشیە ڕووداوێکە قەت بیرت نەچێتەوە دوان هەڵگری تەلاسیمیان و یەن تەکلیفە لێەکەن بەڵێ کچوکڕێک بوون هاتنە لام دەیانوت ئێمە 2 ساڵەیەکمان خۆشەویست بابی کچەکە ڕازی نەبوو ئێستا بەو حاڵە بابی کچەکەمان ڕازی کردو ئێستا تۆ بوویتە بەڕێگر بە من دەڵێت تۆ بووی بەڕێگر ناڵە پشکنینەکان بوون بەڕێگر
باسی خۆشەویستیان بۆ مەکرێمش بە ئاسانیەتم با بە خۆشەویستی نابێ کارەساتی لێ بکرێتەوە بە عەرەبی مینم مەسەلێکی ئەڵەوە من الحب ما قتل نابێ خۆشەویستی ببێتە هۆکاری ئەوەی تۆ ئینسانێک بکوژی ئەوە خۆشەویستی نییە بەڵێ ئەوە کارەساتە ئەگەر دیارە تۆ هەر لە خۆشەویستی نازانێت ئەگەر خۆشەویستی بزانی ئەو ئیشە ناکەن لە یەک جا بنەوە بکەونەوە من پشتی تۆ هەر هاوسەرگیریەکان کرد ئاگام لێ نییە بەڕاستی ینی من کەچوون ئیتر ئاگام لێ نەما بەڕاستی چیان کردیان نەکرد دکتۆر خۆی خۆشەویستی ئەوە بوو بە دڵشکاوی یەکتریان بەجێ بهێڵایەنەک قوربانیەکیان بخستانەوە طبعا تۆ ئەخە لە هەندێک حاڵەتە هەیە تۆ نابێت تەسلیمی عاتیفی خۆت بێت دەبێت عقل حکم کاکە ئەگەر بە عاتفێ بڕۆین بە ئاکارێکی خراپا دەڕۆین لە هەموو سەردەمانەکە لە هەموو کێشەکە دەبێت عقل لە خۆشەویستی قەت عقلیشی کردووە ئەڵێ قەت خۆشەویستی و نەکردووە ئەخە من دکتۆرم کابراایەکی زانستی زیاتر عاتفی نیم شاعر نیم باشە دکتۆر ئەمە فەرمایشتەکانت زۆر بەجێ بوو بۆ بەڵێ کە سوکاری هەر هەمومان چی کەشۆکارە بێجگە لە لایانی بۆ ماوەی و گوێ نەگرتن لە پشکنینەکان و ئەنجامەکان بەڵێ ئێستا ئەگەر بەراوردێکرد دەمێ ئێستا لە بەغدا بۆ نمونە پشکنینی پێش هاوسەرگیری دەکەن بەڵام زۆریان لێ ناکەن کە هاوسەرگیری نەکەن تەنانەت لە سعودیەش ئەڵێ ئێمە نەسیحەتتان دەکەین نابی هاوسەرگیریکەن بەڵام دەیکەن ئەیناکەن کەیفی خۆتانە ئەوە دەگەڕێنەوە بۆ بارودۆخ و تەقالیدی ئەو وڵاتانەکەەوە زۆر عشایری لە عێراق 16,000 کەس هەیە طبعاً لە عێراق توش بوو ئێستا ئەو ڕێژەی باسی کرد مامۆستا بەو شێوەیە کە بەرز بووەوە لە 96 تا ئێستا لە عێراق زۆر زیاتر بەرز زۆر زیات چونکە وەکو ئێمە منعی ناکەن ئێمە لە 2009 یاسایەکمان هەیە بۆ ڕێگریکردن لە هاوسەرگیری لەو کەسانێکەوە هەردووکیان هەڵگرن خەڵک لێرە سەرپشک نییە مخەیەر نییە ئەگەر هەڵگر بوو نابێت هاوسەر بەڵام هەندێک کەس هەیە خۆی نابێ هاوسەرگیری بە یاسایی بەڵام هەندێک کەس هەیە مەسەن بۆ نمونە ئەڕۆن لە مووسڵ هاوسەرگیریەکە دەکەن و دێنەوە بۆ نمونە لە شوێنە دووردەستەکانیش یعنی ئەوانەی دەوروبەرن لە حدودن شوێنە دوور ناوشاد دوورن بەڵام ناگەم موسێمە بن بۆ مووسڵ بۆ ئەوەش هەیە بۆ تەلاسیمیاشەی بن ئەگەر بیانەوە بەسەرەن لێرە بۆیان ناکرێت طبعا ئەگەر هەر مووسڵ بن ئەرۆڵا دەڕۆن لەوێ دەیکەن کەواتە بەبێ پشکنین هاوسەرگیری فتوایەوێت بەڵێ ڕەنگە هەر لە ڕووی دینەوە ئەگەر هەندێک مشەڕع ئەگەر بچێتە ناو وردەکاریەوە ڕەنگە تەحریمیشی بکە ئەوەندە گرنگە زانکۆی ئەزهەر لە مەسەر کردوێتی فتوای داوە ئەو جۆرە هاوسەرگیریە نابێ بکرێت کە منداڵەکەی ناتەندروستی لێ دەبێتەوە وەکو تەلەسیمیا زانکۆی ئەزهەر ئەو فتوایی داوە بەڵام شوێنەکانی تر جارێ ماوە بگەنەوە ئاستا شوێنێکی وەکو سعودیا زەحمەتە ینی ئەوەی چونکە مجتەمەعێکی زۆر قەبائیلی و عشایریە ئەتا ئێستا شتیوایان نییە یەمەوە خزمەتە کاک دکتۆر کاکە حەمەوتە ڕەنج ئەمە دوو دەرمان تێکەڵکەم تاقی بکەیتەوە تاقی بکەینەوە زام چیەکەی هەر بەدەم قسەوە بۆشمان باس حەبی ئێکش جێدی عراقیەکەیە ڕاستی کوالیتەکەی زۆر ئاو پێویستە بەڵێ با بێم یارمەتی بۆم تۆ شار حاکا بکە نەخۆش هەیە مایدەی بەرگەناوی تێ بکەم بۆت نیو پەرداخ کەمێک زیاتر نیوێ بێ باشە تا ئەمە چییە ئێستا دەتوێتەوە کە دەتوێتەوە تەماشای دەکەی وەک گەچ و شتیواڵێ ینی سەردەی دەرناسی ئەوە گەچە ئەوە دەرمانە لاجە ئێستا نازانم ئەوە دەرمانە یان بۆ کوشتنی ئێمەدانراوە ڕاستی سوکە نەخۆش ئێستا خوشتی خۆم ئەوی لێ قەت ئاکراپیان گوتی دکتۆر پێگۆ ئەگە تو ماگەچکە لە سەرێ بەردام بی مایدەت کون دەبیتن دکتۆر وای دکتۆر وای پێگوتوە بۆ ئەڵێ ئەمە هەڵ دەچێت لەبەر ئەوە نازانم بەڵام کوالیتی نزمە بۆ هۆی باش ئەوی تر ئەڵمانەکە سپی نابێ ئەڵمانەکە نە هەروە کەپسولی ئەتیادی لەگەڵ ئاودەی خۆی وە کەپسولی ئاو بەیانیان دوودانە دکتۆر ئەم ترسەی ئەم چۆنە ڕەوێنیتەوە بڵێ ئەوەگە کاریگەری ئێمە ئەو دەرمانانەی بەگشتی ئەگە کاریگەری لەسەر مەعیدا هەبێ حەبی مەعیدەی دەدرێتە لەگەڵی بەڵام وەکو پێتمت ینی تۆ ئەبێ کواڵەتی ئەو دەرمانە بە توێژینەوە هەڵسەنگێری بزانی چۆنە کە نەخۆشەکان هاوارن لێ هەڵسا ئەوە معنای وایە ئێمە ئەبێ بە زووترین کات توێژینەوە لەسەر ئەو دەرمانە و نەخۆشەکان زۆربەتان ئەو قسانەی کاکە حەمە باسەکە کێشەی دروست کردو ئەم دەرمانە بۆ ئێوەش بۆ هەمووی بەڕاستی ئەوە کەواتە کارەساتەوە شێ دەتانی بخواتەوە لێرە بزانم کە زامادەنی خەس بووە زانی بەڕەنگ نییە چاوەکەم تۆ کاریگەریە وەکو کاریگەری خراپی هەیە بێزگە لەسەر مەعیدە لەسەر کلیە لەسەر ئەنزیمی جەرێک لە جەرێک خراپە
ئەنزیمەکان بڵند ئەمەتانتیا دەکاتەوە دەرکەوتووە لە نەخۆشەکانە لەوەکەی ئەوواخۆن بەڵێ ئێستا جاری وا هەیە کە ئەوم پێشتر ئەوم بەکاردەهینا ئەنزیمم بەرز بوو نەمدەتانی هەتا دەرزیش بەکاربینم نەمدەتانی ئەو حەبەش بەکاربینم کە برادر لۆمی دەناردەوە باشە بەڵام قسە دەبێ بە هەلوەرگیرێ ئەنزیم بەرزکرا برەوە لەکە ئەوم خواردو ئەنزیمم بەرز بووەوە پێشەوە ئەنزیمی بەرز نەبووە کەواتە یعنی ئەو قسەی دەبێ بە هەلوەرگیرێ و تۆژینەوەی لەسەر بکرێ و بزانین ئەو نەخۆشانە ئەگە 20 سامپڵیش وەرگری ئەبێتە با بڵێن بەڵگەیەکی زۆر تند ئەوە شەست کەس لێرە ئادەیت خوا بۆی بەزم و ڕەزم بۆ من دروست نەکەن شەریکاتی دەرمان چەند کەس قسەکانی کاکە حەمە پشڕاست دەکاتەوە کە سیحەتی پێی تێک چووە کە ئادەی کامێراوەری بگرن هەمووی ئەوە یەکێکیانەڵە هەر بۆم نابێ ئەمبەر ئادەی جیمی کرێن ئەمبەر چەند کەس ئادەی وەری بگرن کامێرەمان چەند کەس کێشەی بۆ دروستە بێ بەم حەبا اینجا کاک دکتۆر کارە ساتەکەوەیە کاکە حەمووا بزانم ئێوە لە ناچاریا بەوەش ڕازین ئەوەشتان دەست ناکەوێت لە ناچاریان بۆش ڕازین ئەوە هەیە لە ئێستا دەبەست بەڵام کوالەتێکی زۆر باش نیە چ دەرزیەکە کە 120 دانەتان پێویستە و چل هەیە 120 دانە بەڵکو زیاتریشمان پێویستە بەڵام پێشتر 120 دانیان دەدا ئەو دەرزی دیسفیرال ئێستا کە کردیتیانە چل دەرزی کە بەشی 2 هەفتەم ناکاترە من شەوی 4 دەرزی دادەنێم شەوی 4 دەرزی دەرزیە بێ لە خۆت بی بڵێ بەو جیهازە تەنانەت ئەو جیهازەش هەیە سێ بەشی نەخۆشەکان ئەو جیهازەشینە بتانیتنەوە دەرزی پێ بەکاربینی نەفەر هەیە بە چای خۆم دیتم ینی هەفتێک ئەو جیازە لەکن نەخۆشە چی هەفتێک لە کنەویدیە بەس بێ هەموو شوێ بەکاری بێنێ ئەو هەموو شوێدەی بەکاری بێنێ هەفتە پێنج شوێدەی بەکاری بێنێ شەوی چەند دەرزی ساعت کاگتم ئەبێ 8 ساعت ئەو جیازە لە خۆی ببستێ لەژێر پێست لەژێر پێست ئەی باشە ئەوە شتیوە ئەبێت جیاز بگۆڕنەوە ئەبێت طبعا ئەو حەبەکە جیاوازە ینی ئەو پمپە بەس دەرزەکەی لێ دەدەی لێ دەدا نانا لە ڕووی تەندروستیەوە ناڵم بەستم لە ڕووی پێداویستیەوە ئەوە شتێکی گران نییە ئەخ من بۆیە باس وعی دەکەم باسی زانیاری و هوشاری دەکەم ئەوە ئێستا ئەو کەسێکەوە بەدەستێتی کە پارە سەرفکە ئەوە شتێکی گران نییە بیکڕێبەوە هەمووتان وەکو پچمان 4000 نەخۆش هەیە لە کوردستانە وەکو باسمان کرد یعنی شتێکی زۆر زەحمەتی لەوانەیە ئاگایان لێ نەبێ وڵادانەی پرسیتمان بە 300,000 دەست پێ دەکاتن هەردانەی نەخۆشێ ناتوانێت ئەوە بکرێت ناچارە ئێستا لە قەدیم و لە 2008ەوە 2006ەوە ئەو جیازەم هەیە لەم 4000 کەسەی لە کوردستان هەیە لە سەدا چەندیان تەنانەت جیهازی دەرزیلیانەکان نییە ئامارێکتان هەیە بۆی بۆ بە چاڕوونێک بدەم لەوەی کاک محەممەد کە باسی دەکا بۆ مۆزۆی یەکجێتەکە و دیسفاڵەکە ئەوەی کە دیسفال وەرگێ یەکجێت وەرناگرێت بۆی کە ڕوون بێلاتان ئەوەی کە یەکجێتەکە وەرگێت حەبەکە وەرگێت دەرزیەکە وەرناک دیسفالەکە ئەوەی کە دیسفالەکە وەرگێت یەکجێتەکەی نات ئەوەی کە دەرزیەکە ئەبێ لە خۆی بە پێتان وایە لە سەدا چەندی ئەم 4000 کەسەی کوردستان ئامێری دەرزیلیانەکان نییە ئامێری دەزیلدانەکە پێشتر چەند عادەتەکە بوو کە دابش کرابوو ئەو کاتە کەم بوو هەموو نەخۆشک هەی بوو مەبەستم ڕێژەیەکەیە چون من زۆر جار لە دوای بەرنمەکانم بۆ نمونە خەڵکانی وەکو کاک فاروقی مەلا مستەفا وەکو کاک سیروان بارزانی وەکو کاک خالید خۆشناو وەکو خێزانی بامۆکیەکان کاک ئاسۆ بامۆکی پەیوەندیان کردووە بەو ڕێکخراوانەوە یعنی بۆی بەرچاوڕوونیەکیان بەمە دڵنیا بە لە وڵاتی ئێمەدا خەڵکی بەرپرسیار زۆرەکە خۆی بەدڵنیارزانە پێ وایە لە سەدا چەندیان ڕەنگە دەرزیەکان نەبێ ئەم ئامێری دەرزیلیانیان نەبێ من تەسەوڕ دەکەم بە هەموو کوردستان لە سەدا 75 ئەو دەرزیان ئەو جیازیان جیازی پمپی دیسفاڵێنە ئەمە جیازی پمپی دیسفاڵی پێدانەی بە 30,000 75 نیانە کاکە ڕەنج ئەمە جۆری باش و خراپی هەیە جۆریشی هەیە زۆر باشیش دەکات جۆریشی هەیە خراپی جۆریش هەیە هەر کاتیانی بۆ خۆی ئەوەکەی کاتی دانراوە ئەگەر بتوێ ئەو زۆرە باشی کەەوە تقریبن لە دەوری 6 وەرەقە بە 7 وەرەقدا یەک جیاز بەڵ یەک جیاز بەڵام جۆریشی ئێرانی هەرزانە ڕاست دەکات کاکەم حەمەد بەڵام ئەوە کاڵێکی زۆر نزمە و زۆر باش کەواتە ئەگەر کەسێک بیەوێ خزمەتی ئەوان بکات لە سەرمایهدارانی کورد کەواتە ئەمە یەکێک لە پێداویستیەکانی هەزاران خانەوادەیە ئەگەر بتوانێت دانەیە بکڕێ ئەگەر بتوانێت 100 دانە بکڕێ بۆ ڕێکخراوەکان کاکەڕانیا من باەک پێم گێنم لە ڕێگای بەرنامەکەی جەنابتەوە من داوا دەکەم هەر کەسێک هەر سەرمایهدارێک بیەوێت تەنها یەک کێشەی ئەم جیازی پمپی دیسفاڵە بۆ کۆی نەخۆشانی تەلەسیمیا چارەسەر بکات پێم وا بێت لە زۆر دروستکردنی مزگەوت و
چی ناوی لە دەنێ لە خێرخوازی زۆر باشێکە من ساحبی قسەی خۆمم چکە بۆ ئەوە نمونونەکانیانە کە ئەگەر حەبەکەشیان بە نمونە ئەوەی کێسە کاوالتەکەی نزمە ڕاز دەکات کاوالدی ئەوی نزمە ئەنی هەتا لەوەی کە دەشی خوات ئاسنەکەی کەمتر ئەمە خەڵک لای ئێوە وەکو سەرۆکی ڕێکخرا و گلەیی لێ کردووی وچێتی لەوە تێوە حەبا خۆم وەزعم خراپ بووە بەڵێ ئەوە یەکێک لە نمونونەکەیەتی کە شەو تەکلیفی لێ کردم خوارزەی خۆمە کەوتی خاڵە لەوە زیاتر ناتوانم بیخۆم چووکە مەعیدەم زۆر پێی ئەوە دەبێت لە دهۆک گەلک خەڵکی خوددان سەرمایە هەنا و گەلک خەڵکی خێرخوازجی هەنا لە دەڤۆژی مەسەلەن وەختێکی ئەس هاتمەوێ دەرێژ بۆ کەمپەینا ڕەنجێ شەهیدان تە دزانی سەرمایهدارێن دهۆکێ زۆرترین پشکداری کردن ئیرۆ چ دەبێژیە وان حتا ئالیکاریە وە بکەن لە کڕینا یەک جیهاز ji بۆ هەڵگرێ توشببووە تالاسیمایە حتا 100 جیهازان حتا 1000 جیهازان زۆر سپاس هەر دەبێژین کاک محەممەد نمونەیە لێرێ مەسەلەن بگاوێ خارنەوان حەبا ئەندانانە دیسفیراڵە شرقی دەرزەیە دیسفیراڵە یعنی هەکەر حەدید دلاشەوی دایە بەرز بێت بلند بێت یعنی vêtine bi dêxwet yani bixwe ji tesîreka dîl meîdeyê ket şekil dikir bijal vêrê ji ev bû zanîne ev cîhaza ji ev newekî kevin e newekî dî hatî vî baştir باشە te بۆ خۆ شەرح بکە و بێژە وان ev cîhaz wan kesên ke xudan sermayane li dihokê rengîn meselan gelek xanewade hene li dev we ev cîhaz nîne lazim e her şewekî sê derzî bi ev cîhaz bête lêdan çi debêjiye xudan sermaya wextekî ez debêjim çi debêjiye xudan sermaya ev qezda min ev nîne mesuliyetê hikûmet nîne lê min çi bikem ke wezîr nêyete nav programê min bêjim cenabê wezîr çima naçiye cem وەزارەتێ بەغدا بێژی مەسوولەتێ تەیە ساڵی ملیارێک و نیو ji بۆ تالاسیما بشێنی ji بۆ کوردستان وەختێکی کە وەزیر لە vê derê nebe ez mecbûrim ji bilî wan heta eger sual jî bikem ji bo min eyb nîne fermû çi debêjiye xudan sermaya ev mesela ev cîhaza bû kitê kartîna mesela doktor ji zanit ew mesela vigavê nisa xidme nehsad min sax me hene wan nehsada hetimal li 230-205 telasîmiya kubran yani telasîmiya kubra aglaba ewen yê gele xwînê wergirt gava gele xwîn wergirt rêja asînî leşewan da berz bidbilo ew pêdivî evê ye vî cîhazê an vê şirîqê heke evê danet wî hebka bixwet evê nadane وقتی درزی کردن حق نخود. مهم که لدف وجهی خلق هیا بس سرا بنوبا مثلا شوی کی لجم من مدای كوريمن نخوشي تلاسيميا كبرى عمري 80 ساله اوروج السنتري خوين دور جرت ازاد من ليره او قال رفيقي خو بسرا مثلا بل اوي جهازي خو بيشكشي برادري خو كده بو ماوي اسبوعك احتماله قلت بخدانه حتى باش بو بزغرينا يعني تشتكي قال لك لازم ابا قالت كي من كاكرانش از داخاز الديف قوتنات از داخاز اريشه وهزار اريشه لدفوها بله اريشه حتى باخوي مشكله ترها سرانسري كردستاني تظني هر كومالا كي ماسيت خو هنا حتى نوكا خلق هي بو خوجي نزانه ثلاسيميا هيا خلق هي نزانه هلغري ثلاسيميا لكردستان بيرجي تليفونا منا كري قلتي افا من كركي هي كانجي دوام هي ازبين مثلا تري في حسابك ايه تلاسيميا هي انا قلت الشامبيه ورا شكرا افرو دي ايتا في حسابك ايه خدينا كي تلاسيميا بدي فورماك بدي بس ابا بتمام بكم ابا از داخازه اللي دي بقولناتا نبس حكمتني ام بوري خو خرق قلبنا سمرت حكمتي ام داخازه اش همي دولمند وزنجين وخدان دا صلاه كين افون جهاز هكر وكوكاك عثمان قوتي يك جهاز بكرت يك جهاز بكربونا خوشكي يعني او هموتان في ويستن يعني خيرك عظيمه يعني شي مدرسه كي او جامعه كي مثلا شتا عمرك جاي بالحق عمرك بدت جهازك بنراني برس ام جماراني لسر شاشكي بينن اما جماري كومالي ثلاسيمياي دهوكا اگر اتوي باكريني يك امر خدمتي او منالاني كرد كي ام گنجاني كرد ام كچو قراني كرد كي اما جماري كومالي ثلاسيمياي دهوكا ئەمەی خوارتر ژمارەی کۆمەڵەی تالاسیمیای دەڤەری ڕاپەڕینە ئەمە ژمارەی سلەیمانیە ئەمە ژمارەی
هەڵەبجەیە و ئەمەش ژمارەی کۆمەڵی تالاسیمیای هەولێرە. هەر کەسێک لە هەر شوێنەکەتانەوێت کۆمەکی ئەم مناڵانە بکەن و ئامێرێکی لانی کەم دەرزیلیانیان بۆ پەیدا بکەن ئەتوانن پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنانەوە کە لەسەر شاشەکەی ڕوودا و نووسراوە پاش ئەم ناوبڕا گەڕێمەوە. بەڵێ بەرەزان جارێکتر سلااوان لەبێ ئێستا لە بەغداوە جەنابی کاک دکتۆر گەیلان قادر ئەندامی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی عێراق لەگەڵما دیارە بینەرانی بەڕێزبەوەی کێشەی کەشوهەواوە نەمتوانی بە ئسنجیەکە وەری بگرم اینجا لێرەوە دکتۆر گەیلان وەردەگرم. کاک دکتۆر گەیلان ئەم کاتەوە باش تەندروستی و چۆنە سپاسە دەکەم. دیارە کاک قوربانە بم سپاس. دیارە کاک دکتۆر من زۆر سپاسە دەکەم ئەمەوێ وەکو ئەندامێکی دڵسۆزی پەرلەمانی عێراق هەکە لیژنەی تەندروستی دیارە هەمومان بەرپرسیارەتیمانەیە بەرامبەر بە کوردستان و حتا تۆ بەرامبەر نەکرد کوردستان خەڵکی عێراق و کوردستانیش. ئێستا تۆ بەرنمەکەم نبینی بەهۆی کەشوهەواوە نەمتوانی بە زیندوو وەرە بگرم بۆیە وتم تەلەفۆن بۆ جەنابتەکەم. نەخۆشانی تالاسیمیا لێرەن هی دهۆک و سلێمانی و هەولێر و دەڤەری ڕاپەڕین هەمویان گویان لە جەنابتە. قوربانم سپاس دەکەم کاک دکتۆر. کاک دکتۆر ئەنجا بەرپرسیارەتێکی حکوومەتی عێراقێ بەرامبەر بە هەموو پارێزگاکان ئەمیش بە تەخسیسکردنی بڕێکی پارەکە پێم وابێ ملیار و نیوێ دینارەکات. حکوومەتی عێراق ئەم التیزامە جێبەجێ ناکا و لە کوردستان هەر لە ئامێری دەرزی لەیانەوە تاوەکو فلتەر تاوەکو کیسی پاڵفتە کراو تاوەکو دەرزی تاوەکو دەرمان هەر هەمووی نەقسە 2 مانگە کیسی پاڵفتە کراو نییە. ئەتوانی ڕۆڵێکی وەکو هەمیشە گەڕاوتە ڕۆڵێکی برایانە و باوکانە و دڵسۆزانە بگەڕی تەنسیقێک دروست بکەی یا بە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بچیتە لای وەزیر؟ سڵاوم هەیە بۆ میێوانە بەڕێزەکان و سڵاوم هەیە بۆ ئەو نەخۆشەکانی تەلەسیمیا و کەسوکاری بەڕاستی ئەمە هەرچی سەرشانی هەمومانەکە بتوانین بە هەمومانەوە ئەو پێداویستیانی و ئەوان لازمیانە بۆیان دابینی بکەین. من بەش بە خاڵی خۆم وەکو ئەندامێکی لە لیژنەی تەندروستی عێراق بە بەردەوامی چی پێداویستی هەبووە کە من توانیمە یان هەوڵم داوە بۆی دابینی بکەم بۆ هەموو عێراق و کوردستانش. پێش فترەیەک کە نووسراوێکیان ئەو تەلەفۆنێکیان بۆم کردوتیان مشکلی هەیە لە دەرمانەکانی تەلەسیمیا. من هەر ڕاستن نووسراوێکم کرد بۆ وەزارەتی تەندروستی و پەیوەندیم لەگەڵ بەشی کیمادیە کردووە کە بەشی کیمادیە ئەو سەرۆکی بەشی کیمادیەوە بەرپرسە لە تەوزیعکردنی دەرمان بۆ هەموو عێراق. من ئێستا ئەحساییەکم لایە وەرم کرد لە بەشی کیمادیە لە دەرمانەکانی تەلەسیمیا تا بزانم چۆن تەوزیعکرێ و چەندێکیانش داوە چەندێ بۆ نەقص بۆ لەو دەرمانانە کە دەرزیەکە بێ کە زۆری دەرزیەکە بێ یان حەبەکە. ئەو ئامارانی وا لای منە لە وەزارەتی تەندروستی عێراق وەرم کردووە کە لە هیچیەکی 2023ەوە تاکو 11/1/2023 5331 پاک واتە یعنی 28 حەبیتەیە هەر پاکەتەوە 28 حەبیتەیە ئەمە بۆ فەرمانگەی تەندروستی هەولێر ڕۆیشتووە. هەر لە هەمان تاریخە 2864 پاک لە دەرزیەکان واتە هەر پاکەتی دەرزیتەیە فی 2864 کە بزان چەند دەرزیەکە. من ئێمە گەرە لەمە ڕوونکردنەوەیەک بدەین ئەم ژمارانەوە خوێنمەوە نازانم بەشی ئەو نەخۆشانەکە یان ناکە. ئەزانی تیاتی هەر بۆ حتمما جەناب لە لیژنەی تەندروستیت لە من شارەزاتری بەس بۆ بیرێنانەوە لە خزمەت تا ئەمە ئەخەمەڕوو ئەویش ئەوەیە هەندێکیان مانگی 120 دەرزیان پێویستە تەنیا 40 دەرزی هەیە وەری بگرن
و بێجگەلەوە لە کواڵەتی حەبەکە گلەیەکی زۆریان هەیە پێشووتر حەبێک بووە باش بووە ئێستا سویسری بووە ئێستا حەبێکی ئەڵمانی هەیە کە سوکاریان بۆیانە نێرێتەوە لە دەمی خۆیان نەگرنەوە تەندروستیان باشە بێ حەبێکیان گرتەوە لە ناو ستۆدیۆکەمە یەک پارچە کەفی کرد وەکو ماستاوی لێهات 6 کەس لێرن دەستیان هەڵبڕی وتی مەعیدەی هەمومانی تێکگاوە اینجا ئەم کەمیە شایانی تەقدیرە ئەم جۆدانەی جەناب و منیش هەر لە خۆمەوە تەلەفۆنم بۆ نەکردووی ئەزانم هەم جوابی خەڵکەیتەوە هەم ئەم کەیسەت بۆ گرنگە هەم وەکو کەرکووکێکیش دوو جار خەمی کورد بوونە هەیە هەم وەکو کوردستانیەک وەکو کوردێکیش بۆیە ئەستەش داوا و لێ ئەەکەم ئەوەی کردوتە شایانی ڕێزە بەس ئێستا هەمویان گویان لێتە دوای ئەم تەلەفۆنی من چیان بۆکەیت ئەوە یەک ئەوانم گوێویستی ئەو شتانە بم بەڕاستی وەکو دکتۆر نێشوانش ئاماژەی پێکرد ڕنگ و ئەوانە ئەوە ناکەینی کە خراپ پێیان باش بێ من هەر لەبەر ئەم مۆزوع منش گوێم لەو شتانە بوو کە ئەو دەرمانە وەکو ئەوکەی یەکەمەکە ئیش ناکات تەلەفۆنم عینەن بۆکی مادیە کردوتم ئەم دەرمانە بە چی جۆرێ هاوردوتانە یعنی هەر لەناو ئەم بەرنامە تەلەفۆنت کرد پێش دوو ڕۆژ گوێم لێ بوو ئێستا جۆم لە کاک محەممەد بوو کە بەڵێ بەڵێ کاگاسۆی ئامادەکارەکەش ئەڵێ بە جەنابی دکتۆرم وتووە بەڵێ ئەوە وتم بە دکتۆر ئەحمەدم وت ئەمە چییە مۆزوعی بۆ خەڵکلەیی لەو جۆرە دەرماناکەوە وەکو ئەڵێن شەریکەی وەتەنیە و عێراقیە وتی ئێمە مەفحوسە و لە کوالیتی کۆنترۆل دەرچۆ بەڵام ئەگەر ینی هەر لە بەرنامەکەش لە 6 کەس گلەی لێ بکە مانای بەڕاستی شتێک هەیە گەرێمە پێداچنەوە بکەین و وەکو توێژینەوەی بکەین لەسەر ئەو نەخۆشانە من داواکارم لە ینی ڕئیسی ئەو وحدەی ئیداریانەی کە لە مەراکزی تەلەسیمیا ئیداراکەن لە هەولێر دهۆک بیکەن بە ریپۆرت کەرکووک بیکەنە راپۆرتێک باشە ئەنجا ئەمە بۆی کاتی زەڕینی ئێوە زیاتر نەگرم پرسیارەکەم ئەوە بوو ئەم تەلەفۆنم کە لەگەڵ تا کردومە بە ناوی ئەم خەڵکانەوە هیچی لێشی نەبێ بەتاکیدی شاڵە من لە ئەمڕۆوە بەتەمام ئەوە ئاماڕۆینەکانم کۆ کردوتەوە بەڵام یەک داواکاریەکم هەیە لە وەزارەتی تەندروستی کوردستان هەماهەنگ بن لەگەڵمانە یەکێکمان بۆ دانن وەکو نوێنەری وەزارەتی کوردستان لەگەڵ ئێمە پەیوەندی بکاتن کە بتوانین بە زووترین کات ئەو کێشانە چارەسەر بکەین بەڵام ئێمە ئەو پەیوەندیە ئێمە ئەو داواکاری جەنابەت دەگەێنین جەنابی وەزیر لێرە نییە بەڵام دڵنیا بە لەوەی گوێی لە قسەکانتە زۆرێک لە وەزیرانی نایەن بۆ بەرنامەکەم بیستمە شەوانی بەرنامەکەش موعدی ئەم لاولا دانانێن لە ماڵەوە سەیرەکەن لەبەرەوە تاکیدم جەنابی وەزیر ئێستا سەیرەکە سڵاوم بۆ جەنابی وەزیریشە مدیر قسمێکمان بۆ دانا مدیر هەر بەشێکمان بۆ دانا لەگەڵ ئێمە پەیوەندیەک ڕێبخاتن ئەوە زۆر باشە هەرچی پێداویستی کوردستان هەیە ئێمە توانین وەکو ئەنجومەنی وەکو پەرلەمانتارێک لە لژنەی تەندروستی عێراق بتوانین لەگەڵ وەزیری مرکزی عێراقا زۆر باشە ئەمە دەستە خۆش بە نەبێتە کێشە دەستخۆش من وەڵامەکەم دەستگیر بوو لێشە ڕابینم کە ئێمالی نەکەی اینجا یەک داواکاری ترم لێتەیە وەکو داواکاریەکی ئینسانی تۆ ئێستا ئەندامی پەرلەمانی عێراقی و کوردێکی بە تەنیا نوێنەری خەڵکی کوردستان و کەرکووک نیت نوێنەری بەسڕەی میسانی زیقاری موسەنای دیالەی لەوێ ئەگەر بتانی ئیمزا کۆ بکەیتەوە یاسایەک وەکو کوردستان دەربچێت کە هەڵگرانی تالاسیمیا بەیەکەوە نەتوانن هاوسەرگیری بکەن چونکە لەوێ کە پشکنینی پێش هاوسەرگیریە کرێ بەڵام بە قانون نەتوانن هاوسەرگیری بکەن دکتۆر لێرە فەرمووی گەورەترین قوربانیان کە توشبووان ئەوانن کە دایک و باوکی هەردووکان هەڵگر بوون بە پلەی 25% یا سەر 25 ئەگەر بتوانی لە عێراق ئەمە بکەی بە قانون تەسەورەکەم شیعەکان و سونەکانی ژەگەر بۆیان شەرح بکەی وەکو دکتۆرێکی زیرەک بەگوێتەکەن چونکە دڵنیا بە لەوەی ئەگەر وردی بکرێتەوە لایەنە شەرعیەکەی ئیسلام دژی بە قوربانیکردنی ئینسانە دووبارە سپاس دەکەم بەتاکید ئەو شتە بە هەلوەرەگرم لەبەرەوەی قسەکانی دکتۆر نێشوان گوێ بوو ئەو یاسایەمە بتوانین لەناو لژنەی تەندروستی پەرلەمانی عێراق لێرەش جێگیری کەین لەبەرەوەی وەکو دکتۆر نێشوان ئاماژەیەک کە بەعزێکی هەیە بۆ
زەواج دێنە محافەزەکانی دەرەوەی کوردستان کە ئەو زەواجە بکەن و بگەڕێنەوە ئەوش کارەساتە بەڵاستی ئێمە ڕێگریمان کردووە لەوانە لە وەکو تۆش ئاماژەت پێ کرد کە بۆ زەواجی دووەم ئێمە بۆ زەواجی دووەمش قبوڵ ناکەین لەگەڵ دادگای کەرکووکە قسەم کردووە ئاماهەنگیم کردووە کە ئەوە و بۆ هەر زەواجی دووەمەکەش ئێمە فحوساتی تازەی کەرکووکمانەوێ ئەنجا لەسەر ئەوە دەست خۆش بە نانە ئەڵەم بۆ بەغا بیکەن بە سەرتاسەری بۆ عێراقیش دەری بکەنەوە قانونە دکتۆر هیوادارم بە خزمەتە بگەم لە نزیکەوە دیارە ئێمە لە ڕوودا و بە تەلەفۆن خەڵک وەرناگرین چونکە ڕوودا و دەستی بە هەموو شوێنەکەگا بەڵام هیچ ناکرێت لەگەڵ هەور و بەفر و ئاسمانێکی هەورینە ئیشەڵا بە خزمەتت دەگەم لە ناو ستۆدیۆ سوپاس کە لەگەڵم بووی کاتێکی خۆشت هەبێت دکتۆر شەوێکی شادت هەبێت سپاس بۆ پەرۆشی و خەمخۆریت خواحافیز ئەنجا با بچمە لای ئەو بەڕێزانە مایکەکە بەکێ خوشکی ئازیزم فەرموو با ئەو خوشکەم تۆزە زووتر ویستی قسە بکە بە خێر بەیدادا زۆر سپاس کاکرانس من سروە عەلی توشبوویەکی تالاسیمیام من نازانم کاگڕانز لە کام مەعاناتەوە دەست پێ بکەم نانی ئێستا باسییان کرد برادران ئایا دەرمانە ئایا کوێنەوەترابێ باش ئێمە کاگەڕانز سەبارەت بە دوو خاڵ من نادام هەمووی گوترا من لە دوو خاڵ قسە دەکەم ئێمە کۆمەڵەکەی خۆشمان تەنانەت کۆمەڵەکەی خۆشمان ئامادە نەبوو لێرە من کۆمەڵەی تالاسیمیای هەولێر جێ پرسیارە ئەوان چیان کردووە بۆ هەولێر ئاماری هەولێر وا ڕۆژانە بە ڕۆژ زیاد دەکا من ئامارەکان دەخوێنمەوە من بۆ خۆم لە کۆمەڵ هەولێر بەڵێ لە کۆمەڵم زۆر جارێ ئەو کێشانە و گرفتانم باس کردووە گوتومە تکایە فریای کوردستانێکی ئایندە بکەون کوردستانی ئایندە لە مەترسیدایە بۆچی لە مەترسیدایە لەبەرەوەی من توش بوومە با مناڵێکی ئایندەی ئێستا بەبێ پشتین هاوسەرگیری بکە بەڵێ هەیە لە ڕێگای مامۆستایانی ئاینیەوە من گروپێکی منداڵم ئایا ئەوە دەچینە هەڵمەتی خوێن بەخشین خوێن کۆ دەکەینەوە لە زانکۆیەکان ڕۆژێکی هەر بۆ هەموو مامۆستایەکی ئاینیش ئەوە قبول ناکە بەڵام دەشکرێت دەڕۆن مارەی دەکەن دەگوازرێتەوە دوای ماوەیەک ئینسا دەگەڕێنەوە بە منداڵێک و بە توشبوویەک دەگەڕێنەوە دەڵێن وەڵا هەمانە من کێشەیەکی ترمان هەیە لە ناو خود ئێمە کاکەڕەنج من بۆ خۆم پرۆژە یاسایەکم هەیە نووسیمەتەوە دەیدەمە دەست و تۆ وەکو برا گەورەیەک دەکەینە نوێنەری خۆمان بیگەێنە بە سەرو بە کەناڵی ڕووداوی دەگەێنم بیدە بە سەروی خۆیان من کۆمەڵە هاوڕێ ئەندام پەرلەمانم هەیە ئەیەم بەوان ئەو پرۆژە یاسایە باس لە چی دەکا بۆ ئەوەینەوەی ئایندە زیاد نەبێت بڕوان پێ بکە دەمم بە هەر کەسێکیان بگە ئەم مۆزوعیان لەگەڵ باس من ئەو پرۆژە یاسایە دەڵێم دەبێ وەزارەتی تەندروستی ئەو قاف و کاروباری ئاینی و دەبێ وەزارەتی خوێندنی باڵا پەروەردە و چەندی هەتێکی کاروباری کۆمەڵاتەکە کە ژیرازەی کۆمەڵە تێک چووەنانی کۆمەڵگە ئەوەمان باس کرد پرۆژە یاساکەم بەرە بۆی لی کۆپی بکەم 6 نسخێنێرم بۆ لۆبیەکی باشە بۆکەم باش ئەمە پرۆژە یاسایەکەم دەیدەمە دەست بە ڕێزت کە باس دەکەم لە خاڵەکان باسم کردووە ئەوە گەیشت ئەوەیان وداوت ئەم دەکەم من کاک مەسروو بە سوپاسەوە زۆر سوپاسی دەکەم سێ بڕیاری گرنگی بۆ ئەمە دەرکرد کوا بڕیارەکان بۆ تەنفیز ناکرێت ئەو بڕیارانەوە کاک مەسروو دەریهێناوتی 3 ملیار دینار کاکە ڕەنج بدرێت بە جیازی ئەو پۆمپانە وەڵای نیوێ کێشەکان حەل دەکات ئەو بڕیارانە سەیریکە جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسروور بارزانانی سێ بڕیاری دەرکردو وەزارەت جێبەجێی نەکردووە کوا چی بووە سێ بڕیارەکەی کە جەنابی بۆی کە لی بکۆڵێتەوە و محاسبەی ئەوانە بکە کە بۆچی جێبەجێیان نەکردووە سێ دابینکردنی بودجەیەک بۆ توشبانی تالاسیمە پێداویستەکانی توشبانی ئەمە سەرۆکی حکوومەت بڕیاریاوە بڕیاری داوە من خۆم وتم جێژنانەیەکە و دەست خۆشیم لێکرد لە کەناڵێکی تر وتم سپاسی دەکەم کە بڕیاری ئەوە بوو وەکو جێژنانەیەک بوو دەری کرد بۆ من وتی هەموو نەخۆشخانەکان پشکنینیان
بە خۆڕایی بێ بۆ تالاسیمیا وەکو سۆنەر و ئیشاع و چەندەها فحوساتی تر بەڵام جێبەجێ ناکەن ئەوەش وەکو خۆی جێبەجێ سێم چییە؟ ئەو دەکرێت بەڵام بۆکو پێویست نییە چییە؟ ئەوەی سێم بەڵام ئەوەی سێم ناکرێت کە کوا چاندنی مۆخی ئێسک بڕیار درا سەد نەخۆشی تالاسیمیا بنێت سەد کەس بنێرنە دەرەوە دەکوانێت کوا چێ نێردراوەتە لە دەرەوە کابینەی پێش و هەفتا کەس نێردرا دەرێ وا بوو؟ ئەمەش پێش و خەڵک درا خەڵک نێڕا دەرێ؟ بەڵێ ئێستا وەستاوە؟ نا ئەو سەد کەسە حازرا ئەی بۆ ناینێرنە دەرێ لە کاتێکا کە سەرۆکی حکوومەت بڕیاری دەرکردووە پرۆسەکە بەردەوام من سپاسان دەکەم دەستخۆشی لە تەواوی ئەو خێر بەخش و خێربەخشانە دەکەم کاگڕنج لێرەوە داوا دەکەم من سێ دکتۆری چەندین سیمیناری خۆبەخشم کردووە لە زانکۆ پەیمانگاکان کاگڕنجێک چەندین ئەو دکتۆر خۆی ئامادەیە لێرە لە ئامادە بووە لە سیمینارەکانمان گەنجە بۆ نەیزانێ لە زانکۆ بۆ نەیزانێت تەلاسیمیا چییە یەک دقا ئەم گەنجە بە کات ئێمە بەس بە ئەم گەنجە تۆ لە ئیتالیاش چارەسەری وەرگرتەوە لێرەش نزیکی کەرەوە لەوێ چۆن بوو لێرە چۆنە وڵایم سەبار بە دوو معاناتی خۆم قسەی دەکەم یەکەمیانات بە کوردیڵەن کۆژان بڵێ یەکەمیان دەرزی گەشەیە دووەمیشان دەرەوەی وڵاتە ئەمن لە پێشی بڕۆمە دەرێ یعنی سی بڵم ئەمەلیاتی دەویست باتنیم وێران بوو کە چوومە دەرێ ینی کە چوومە دەرێ بێ ئەوەی ئەمەلیاتم لە بۆ بکەن تەنها خینیان لە بۆ تێدەکردم 20 ڕۆژ جارێک 25 ڕۆژ جارێک دوو بەتڵیان لە بۆ تێدەکردم هیچی دی ینی بەڵەکان حازری فلتەرکراو هەبوو بێ مشکیلە بوون هەمووی هیچیان مشکلیان تێدا نەبوو 25 ڕۆژ جارێک خینیان تێدەکردم هیچی دی ینی هیچ عیبم نما بوو باتنیم هیچ مشکلەش تێدا نما بوو ئێستا هاتیمەوە ئێرانە ینی لێرە هیچ عیلاجێک نییە نەحەب نا دەرزی ئاسنی جێچە چیان دایتەمە یانی و جێچە بەچێ دەخورێ دەبایەکە لێران هەستی برێ ئەمن هەموو ڕۆژە دێ بەبەست ئەو حەبەی بەغایە پێڵێ ئەوە چێ پێی دەخورێ یەکێک بە هەستی برێ من پێم دەخورێ بابێ بخوا والله هەمویان ئەڵەن پێمان ناخورێ ناخورێ ینی لۆ چ دەیدەن نەخۆشی ئەگەر نەخورێ دووەمیشیان ئەمن لە بۆ دەرزی گەشەی دەرزی گەشە ئەمن پێشی بڕۆمە دەرێ دەرزیەک 2 ساڵ بەردەوا بووم لە سەری بەس یەک جارگوتیان لە نەخۆشخانەی هێلینە هاتیە ئەو دەرزیە مۆگرت بەسەریدا سەفەرم کرد لەوێن دەر بە دکتۆرم پیشاندا دکتۆر بە من دەڵێ فڕێدا بەکاری مەینە ینی تەوەقع کوالێتی ئەوەندە خراپ بووە بە من دەرێ فڕێدا بەکاری مەینە دکتۆری ئیتالیا پێوتی بەڵێ باشە قوربانی بەم دەست خۆش بە قوربان بەڕاستی ئێمە دەبینین یعنی بودجەیەکی زۆر زەبەلاحتر خان کرایە بۆ تەلەسیمیا بەڵام کووە هیچ نابین بەسەر وەرەقەیە هەر دەبینم بە ئەخبارە براگەورە قەرار دەدا دەڵێ 7 ملیار بۆ تەلەسیمیا تەرخانم کردووە بەس هیچ ئەوەکمان نەبینی یان بودجەیەکی داناوە بۆ خەستەخانەکان 3 ملیار یعنی ئێمە ئەمانەوێ ئەو قەراری کە جەنابی کاک مەسرور لێ یاوێتی لێرەوە چی بە وەزارەت تەڵی بۆی جێبەجێ بکەن بەڕاستی من ئەڵێم ئەو بڕیارەکەی داوە لەوانەیە زۆر بە جددیش لەگەڵی بێ بەڵام ئەوانەی لە ناوە دروەسیتن قسەی ئێمە بڕیارەکە چۆتە وەزارەتی دارایی واللهی نازانم تەندروستی نازانم بەس ئەوانەی کە وەسیتن لە مابینی سەرۆکی حکوومەت و ئێمە شتەکان پێیان ناگاتەوە کێشەکان ئەمە ئەم بەرنامەیە کاریگەریە بێ و جەنابی سەرۆکی حکوومەتیش بیستێتەوە جەناب مامۆستاینیت وڵی هەر بە شێوە تاوتم ئەم پیاوە لە مامۆستایەکی ئاینیە چێت مامۆستاگیان بەس تۆزە نزیکی خەرەوە مامۆستا ماشەڵڵا مامۆستای ئاینی ئیسلام هەمویان ڕەوان بێژن بەو ڕەوان بێژی خۆت ئەگەر چی بە مامۆستایانێکی ئاینی ئەڵی تەبان ڕەنگە بە پەنجەی دەست ببژێرێنەوەندە کەم بن کە دوای پشکنین ئەچەند مارەی ئەو کەسانە بڕن کە نابێ ماریان ببڕن بۆی تووشی کارەساتیان نەکەن بەڵێ بەنای خی گەورە زۆر سپاس کاک ڕەنج بۆ ئەم بەرنمەیە بەڕاستی کاتت بۆ تەرخان کردین کاتتدا بە تالاسیما زۆر سپاس دەکەن بەرنمەیەکی زۆر باشە
سەلامەت بێ من وەکو باوکی نەخۆشێک نەخۆش توشبی تەلاسیمە هەم وەکو مامۆستایەکی ئاینی هاتوون بەشداری ئەم بەرنامەم کردو بۆی کێشە و گرفتەکانی خۆمان لە کەناڵەکەی ڕوودا و ڕابگەێنین و چکە لە هیچ شوێنێککە گوێمان لێ ناگیرێ و هیچمان بۆ ناکرێ لە ڕووی شریعەتی ئیسلام و هەر شتێک زیان بەخش بێ بۆ داهاتووی ژیانی هەر کەسێک حیاتی هەر کەسێک دەبێ ئەم شتە ئیسلام ڕێی لێ دەگرێ وەکو شریعەت پاشان بەڕاستی ئەم شتە بە یاسا قەدەغاکرێ مامۆستایانی ئاینی یاسا ئەبێ ڕێنمایی بدە بە مامۆستای ئاینی من باوەڕ ناکەم مامۆستای ئاینی ڕسمیەتی زانایان ئەم وردەکاریە بزانن فتواشی لەسەر دەرەکەم چونکە بیرم وێ لەسەر چەند بەرنامەیەکم فتوایان دەرکرد بەڵێ مامۆستای ئاینی ڕسمی باوەڕ ناکەم کاریوا بکە ئەگەر لە ڕەنگە کەسانێک هەبن خۆیان کردویتە شێوەی مامۆستای ئاینی ئەم زۆرە زەواجانە بە شێوەیەکی ناڕوون بڵێ لە ڕووی شریعەتەوە دروست نییە ئەگەر زەواجێک لە ڕووی پزیشکی و زانستەوە سەلمێنرا نابێ بکرێ زیانیە گوناهبارە و مامۆستای ئاینیە ئەم پیا ئەو کوڕام کچەش گوناهبار و تاوانبار ئێمە زۆر کەم و کوڕیمان هەیە لە نەخۆشخانەکەمان بەڕاستی پێویستمان بە دکتۆری ئێسکە چکە نەخۆش تەلاسیمە تووشی ئێسکە نەرمە ئەبێ تا ئێستا دکتۆری ئێسکمان نییە بەس مناڵەکان تووشە بنیا گەورەکانیش احتیمالی هەموو ئەوانەی خوێن وەرئەگرن تووشی ئێسکە نەرمە و گرفتی ئێسک ئەبن فەحس نییە ینی کۆمەڵێک پشکنینمان پێویستە نەخۆش هەیە 5 ڕۆژزاری ئەبێ بۆ نەخۆشخانە 10 ڕۆژزارێک بێ دکتۆری دەرونیش نییەڵەن دکتۆری دەرونی نیە ئێسک نییە فەحوسات نییە عنیاتی پشکنینەکان کۆمەڵک پشکنین مانگانە پێویستە نییە بۆ زۆر سپاس دەکەین بەخێر بێ ڕووناکت کردەوە مەجای یەکتر بن ئەو تێبینیانەی کە وتراوە با ئەوە دووبارە نەبێتەوە کاغڕەنج دەستخۆشی لێ دەکەین دەستخۆشی لێ دەکەین مایکتان پێە دەستخۆشی لێ دەکەنەوە بەرنامە بەڕاستی جارشکە ئەو جارە و فرسەتە ڕێکەتی جارشکە دڵنیایە بەرنامەشکەوە نابیتەوە کاغڕەنج وەڵی نەخۆشی تەلاسیمای مەحاناتی گەلەگەلک زۆرە ئەمن یەک لەوانەمە ئەوانە مەحاناتیان چەند زۆرە ئیمن دووقات و سێقاتە ئەمن لە ساڵی 2021 کاغڕەنج چوومە تورکیا بڕۆمە دەرەوەی وڵات خێزانم لە ئیزەی خنکاجیانی لەدەستدا ئەو منداڵم هەیە لەبەر خاتری ئەو منداڵی یەک دقە بەس لەبەر ئەو جێت و دەرزی و شتە خراپانە دەربازم بی و بڕۆم لێرە ڕۆشتم نەجاتم نەبوو بڕوا بکە جەنازەکەش بە خۆمە هینامانەوە هەتا ئێستا یەک بەزەبت کاوەزیری تەندروستی چەند جار سەردانی مرد کردێ لە مارێ تەمەشا کاغڕەنج لە 22/6/2023 ئەنجومەنی وەزیران موافقەی دایتە من لە بۆ چاندنی بۆ تەبانەوە نە خوشتیە نەبرای هەیە یعنی ئێستا من هەلی دووەمیشم نییە مەسەلەن خوشک و برای هەبی موخی بداتێ تەنها دەبی موخیلەوە بینرێتەوە بە خۆم لەسەر ئەرچی خۆم بە فیزەی خۆم بە پارەی خۆم بە تکیتی خۆم چوویمە تورکیا لەگە پرۆفیسۆر دکتۆر مارش باربۆڕا قسەم کردیا بەس چییە پارەم نییە ینی ئیشەکەی لۆ بکەم ئەوە تا 22/6/2023 موافقی ئەنجومەنی وەزیرانم هەیە دکتۆر ئومێد سەباح عوسمان تەواوە بردیتمە شعبەی یاسایی وەزارەتی تەندروستی مدیر شعبەی یاسایی بە من دەری ئەنجومەنی وەزیران موافقەی ناڕێکی لۆت کردیا ئەوەی بخینەوە بزانە ناڕێکیەکەی لە چێن دەرە من ئەوەی بزانم دکتۆر ئومێد سەباح یەکێک لە ورترین پیاوەکانە بزانە ناڕێکی ئەو موافقەی لە چێن دەرە ئێستا کتابمان ئەمە کەواتە ئیمزای سەرۆکی حکوومەتە اعتباری بکە طبعاً لە جێوی ڕاستە باشە ئەو ئەڵێ هاوکاری بکەن بینێرنە دەرەوە بەڵام لێرەدا من یەک شتم بۆ دەرکەوتووە ئەنجومەنی وەزیرانی بەڕێز هەندێک لەو بڕیارانەی کە جەنابی سەرۆکوەزیران دەریەکات لە ئێمە لە هەواڵەکانە خوێنینەوە بەس لە خوارێ ئەوانەی وەزارەت و ئەوانە جێبەجێی ناکەن ئەوە قسەی یەک و دوان نییە کاغڕەنج ئەو شتەیە لەم وایە نا کاغڕەنج با قسەکانم بکەم تخوات ئێستا کاتە دەدەمە شتێکی تر هەیە سەیریکە هەزاران کەسێک کە لە ئیجاخن کێ بۆ ڕزگارکردنی مناڵەکانێتی ئەوە من تالاسیما دوێنم حەزەکەم بزانم هەموو ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە لەم کوردستانەدا 1000 کێشە هەیە و بەدەستێەوە ناڵێنن ئەوە ئیمزای کاک دکتۆر ئومێد سەباحە جێبەجێ ناکرێت ئەمە نۆ کەسین کە موافقی ئەنجومەنمان هەیە تایبەت ئەوانەی کە مطابقیان نییە یعنی لە دەرەوەی وڵات ئەوجە تورکیابی ئیتا هەر وڵاتێک بی مطابقیان لۆ ببیندرێتەوە و زەرعی مخیان لۆ بکرێت
100 کەسی تریش هەنا ئەوانش لە پێرار مانجی 6 ینی پاریژنا 2023 ئەوەش فەرمانی ئەنجومەنیان هەیە ئەوەش فەرمانی ئەنجومەنی هەیە هەتا ئێستا چ دەڵێن فلان شەریکە باوێ لە گەریدا دەنشین بزانین بە چەندی لۆمان دەکا ئەدی وەزارەتە تو ئیشت چییە ئەو هەموو دکتۆر و خەبیرەت هەیە ئیشت چییە لۆ شەریکە بێ لۆ ئەمە تاقەشە قسم لێ ڕاچوویمە تورکیا یەک شەویش مایمەوە بەخوای لەگە دکتۆری دانیشت قسەم مایە کاغڕنس قەیدینە یەک دوو دقە کاتم زیاتر بدێ کاغڕنس کۆمەڵە کاس کۆمەڵی تەلەسیمای هەولێر لۆ لێرە نینە والله دعوتمان کردوون وەزیری تەندروستی لۆ لێرە نییە والله دعوتمان کردوون مدیری خەستەخانەی تەلەسیمای لۆ لێرە والله دعوتم کردوون ئەدی لۆ نەهاتینە والله دعوتم کردوون لەبەرەوەی دیارە وەڵامیان بە مدیری خەستەخانەی تەلەسیمام گوتیە جەنابی وەزیر ئەگەر لێرە بوویتە حکوومەتی کوردستانە ئیشی ئێوە ئەوەیە کە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران جێبەجێ بکەن و ڕایەڵێکی پتە و دروست بکەن لە نێوان خەڵک و حکوومەتە نەک خەڵک لە حکوومەت بتۆرێنن ئەم بەرنمەیە چه عیبێکی هەیە چه بێڕێزیەکی تێدایە ئەو خەڵکە بەستە زمانە لێرە دانیشتون یعنی بۆ نایی خەتای منە ناتوە کاکە داوت کردبی ناتەکەوەتە خەتای هەمویانەمان داوت کردن لە بەرنمەیە نەدوان نەسیان ئەو ئێستش بە ناوی تۆ داوت کاگڕنج دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانانی دەکەین بڕیاریدا موافقی شخصی لۆمە کردیا هەلۆ من نالۆنەوە کەس کەش کردێ لەوانەیە 100 کەسەکەش موافقەیە بەس دەچینە وەزارەت تەندروستی بڕۆ لە دارایی کتابت دەچینە دارایی وەزارەت تەندروستی کتابی بەغەڵەتی ناردێت دەی ئەو جارە کتابەشی لۆ ئەنجومەن دەکەین عمریان دەڕوا باشە ئەمن هەردوو سێ ساڵ کە دەتانم کاکە ئەوە دایکی بۆ بە قوربانی ئەمە تەواوەیان نەکاگڕنج بەسەر بە مدیری بەستم ئەم نییە بەستم ئەم قەزەیە کاگڕنج بە مدیری خەستەخانەی تەلەسیمام گوتیا یەک دقەت خوا ئەخر بەستۆنیت قەزەی تریە بە مدیری خەستەخانەی تەلەسیمام گوتیا بۆرە بابچینە پێش ئەنجومەن نەدارەشی دەشتێنی نەجووری دەدەین لیاجان یەک داقا جەناوت قسەت کرد لیاجان بەخێر بێ بۆچی هاتی بۆم بەرنامەیە دڵی خاڵە چارەسەرم بکرێ قوربانە بە چارەسەری چی بکەن تەلاسیمە شەڵا چاکی شەبیتەوە و چارەسەری شەکرێ باشە خەفەتی لێ نەخۆی باش هیچ ئەمەلم بە ئەوەی نەما بە وەزارەت تەندروستی و بە خەستەخانە تەلەسیمە هەموو سبەینان کاگڕنج هەموو سبەینان کچی من دەستە مەکتەبە یەک بەرداغ لەو جێچاوی دەخواتەوە زۆر بێ ڕۆژەکان ئەحسابیشم لی تووڕێ لی تۆڕە دەبم ناخۆ پێی ناخورێ دەڵێ عیدەم دێشی یان چی لێ بکەم بینەرانی بەڕێز ویستم باسی ئەمەتان بۆ بکەم ئەمە لە سا 75 پێویستیان ئەوانەی کە پێویستە دەرزی بەکاربێنن ئەم ئامێری دەرزی لەیانیان نییە کە بێ شەوی 3000 دەرزی لە خۆیان بن و لە پایتەختی کوردستانی ئێستا لە ناچاریە ئەم ئامێری فلتەرکردنی خوێنە بەدیلی دووەمە دەناخۆی کیسی فلتەرکرا و چارەسەرە بنەڕەتیەکەیە 2 مانگە نەخۆشانی تالاسیمیا نیانە بەڵام ئەمە حەبێکە هەم حەبە کوالەتی زۆر بەرزە ئەمانەڵێن ئەڵمانیا ناوی دیفرا سیرۆکسە دیارە بە ئەکسجێت ناسراوەکە ئاسن کەمەکاتەوە لە خوێنایان نایهێڵێ ئەمازان چۆن گەشتۆتە کوردستان چیرۆکەکە زۆر هەز بزوێنە کاکە ئەمە هاوڕەکانتیان هەندێک هاوڕێیان بە خانەوادە کە چوون بۆ ئەڵمانیا لەوێ لە دەمی خۆیان یەگرنەوە بۆ ئەو ڕەفیقانەی ئێرانیان نێرنەوە چۆنە ئەو چیرۆکە هەمەگیان بۆم باسکە ڕاستی و هاوڕێیانێک کە لەوێن دەرا ئەو حەبێ وەردەگرن لەدەی خۆیان دەگرنەوە چەند نەخۆشەش دەنێرنەوە کە پێویستیانە زۆر ئەو نەخۆشانە ئاسنیان سەر و 4000 و ئەوانەیە ئەو حەبا ئەگەر هەبیتن ئە لێرانە کوالێتی بەرز وەک ئەوە پێویستمان بە دەرزەکەی نابیتن ئەو برادرە دەنێرێتەوە تا من ئیسفادەی لێ بکەمە لێرانە و بتوانم ڕێژەی ئاسنی پێدا بگرم کە دێتە ئێرەژە تا لەوێن دەرێ بە مەتار دادێتن ناو جەنتای بشارەوە ئەها کەشف نەبی و نازام چیان وەرەقە راپۆرتی دەکەن لە خەستەخانەی زۆر جار شتەچیان پێ وەرەقە ڕێپێدرا و دەتانم بینن بە ئاسانی و زۆر جاریش هەیە دەگیرێتە ناتانی داخل بکەی دەرێ لۆ نییە ئەو شتێ داخل بکەی ئێستا هاوڕێکانتان بۆ زۆرتان لە دەمی خۆیان یەگرنەوە بزەبت لە دەمی خۆیان دەگرنەوە بۆ مانی دەنێرنەوە تا ئیسفادەی لێ بکەین ئەم کە برادەرەی پێشی پێشەوە ئەم گەنجەی پێشەچی
دەستخۆشی بەرنامەکە لە دەکەن کاگڕانچ بەڕاستی کۆمەڵی تالاسیمای ڕانیە جێگامەکانیان نییە لە ڕێی جێگا ساوەکو لە خەستخانەی گشتی ڕانێدانا شوێنێش تایبەتی خوان نییە ئەویانە و دووەمیشان باشە بۆ حکوومەتی هەرێم ساڵانە 100 نەخۆشی دەنێریتە ئەوروپا بەڵام بۆ خەستخانەیەکی باش لێ دروست ناکات و سێ-چوار دکتۆری باش بێنیت و وە کۆمەڵی خەڵکی ئێمە استفادە لێ دەکات کە فێری سنعاتەکەی ئەوان دەبن. سپاس. زۆر سپاس کاگڕانس بۆ پێشکردنیەوە بەرنامەوە ئەو تەوەرە چاکەت هەڵبژارد. گرنگترین بابەت لێرە من باسی یەکەم ئەو بابەتەیەکەوە پێویست بوو لایەنێکی توێژەرێکی دەرونی کۆمەڵایەتی ئامادە بە چونکە ئێمەی توشبوانی تەلاسیمیان تەنها کێشەمان لایەن تەندروستیەکەی نییە چونکە مرۆڤ سروشتی وایە گەر هات و کێشەیەکی تەندروستیە و بەڵام لایەن دەرونی ئارام بوو کێشەی تەندروستەکەی زۆر ئاسان چارەسەر دەی بەڵام کێشەی دەرونیەکە چارەسەری کێشە تەندروستیەکانیش دەرەنجامی حاڵەتی نائاسایی دەرونین وەکو بەڵگەیە کە ئێستا لەناو ئەو ستۆدیۆ سیرکە چەندانیان ماسکیان بەستیوە ئەو ماسکە لە جوانی نییە ئەو ماسکە بۆ ئەوەیەکەوە ڕووەکانی خۆیان پیشان نادەن ئەوە شۆکارەکەی چییە کۆمەڵگای ڕۆشنبیر تاچی بوێر تاچی زیندوو تاچی تێگەیشت و بنیاد دەنێ بۆچی بۆ گشت بابەتەکان بابەتی تەندروستیەکە و بابەتە ڕۆیەکان لێرە گرنگترش لێرە من باسیەوە دەکەم لە نێو توشبوانی تەلاسیمیا کۆمەڵی بەهرەمەندمان هەیە کۆمەڵی کەسمان هەیە بڕوانامەی هەیە بەڵام تاکو ئێستا دەیان کەسمان هەیە بڕوانامەی هەیە بڕوانەی بە کالۆریز بڕوانامەی بە کالۆریز لە بابەتە تەندروستیەکان بەڵام خزمەت بە توشبوانی تەلاسیمیا ناکەن دایان نەمەزراندووە من وەکو خۆم بە کالۆریۆس مێ لە زمان و ئەدەبی کوردی وارووا قوتابی ماستەرم من خۆم مامۆستا من بۆ خۆم نییە من وانە دەڵێمەوە بەڵام کۆمەڵە کەسانێکمان هەیە کەوا نەخۆشی تەلاسیمیان و نەخۆشی تەلاسیمیان هەیە و هەروەها بڕوانامەی بە کالۆرەسی تەندروستیان هەیە جا سەیدەلیە دەرمانخانەیە پەرستاریە بەڵام دانەمەزرن هیوا خوازم لە ڕێگەی بەرنامەکەی تۆ چکە بەرنامەکەی تۆ کاریگەری زۆر بەهێز دروست دەکات لە سەریان ئەو ئەمانەتە بگەینی کەوا توشبوانی تەلاسیمیا لە ناو کۆمەڵگادا پێگە سەرچەکان هەبن و بتوانن بۆ توشبوانی تەلاسیمیا خەڵکانێکی وازانێت تەلاسیمیاشە گوێزرێتەوە لە کاتێک ئەمە نەخۆشی ڤایرۆسی نییە بۆ ماوەی جۆرێک ناگوێزرێتەوە و نەخۆشی بۆ ماوەیە و هیچ کاریگەریەکی خراپی لەسەر دەوروبەرەکەیان نییە فەقیرە ئازار و نەکبەتێکی هەر بۆ خۆیانە دەکەم دوو خولەکەم ماوە کچە جوانەکە قساکی کێ لەو کچانایەوە قسەکات خۆ ئەو مایکە بە بۆ قەی ناکات و ڕەنابی کاکی من زانم کاگڕانس دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم من وەکو توشبێکی تالاسیما باسی مەعانەتی تایبەتی خۆم دەکەم کە وەکو کاک محەممەدیش ئاماژەی پێدا نەبوونی حەبی کوالێتی بەرز و ئەو جۆرە عەبانە من نەحەبە ئێکس جێی دەکەم پێ دەکەوێ نە ئەو حەبەی ئەوانە باسی دەکەن کە کوالێتەکەی زۆر خراپە من تووشی نەخۆشیەک بووم بەهۆیەوە کاتی کۆڕۆناکە گوێچکەم لە دەستدا هیچم نەدەبیست بە ئیشارەت قسەیان لەگەڵ دەکردم ئێستا لەخوا گەورە بە زیاوێت تۆزە باشترم ئێستاش دکتۆری گوێچکە و ئەوانە سەماعی پزیشکی بۆ داناوم بەس من لە ڕووی دەرونیەوە حەز ناکەم بیبەستم دەترسم بە یەکجاری خراپیکە ئەو حەبەم پێ دەکەوێ ئەو حەبە ناوی دیفریپرۆنیە لە ئێران دەیکڕم بەس زۆر بە زەحمەت دەست دەکەوێ هەر نییە ئیلا دەبێ بە واستە واستەکاری دیفریپرۆنی دیفریپرۆنی ئەوە بۆ دەرمانخانەکان دەست ناکەوێت زۆر بە زەحمەتە بیێنمە پێشە ئەوە ئەتوانی بیخوێنێتەوە کامێراکەت کاکە خوا دەرهێنەر ئەمە بۆی شەریکاتی دەرمان ئەم حەبە بێنن ڕەنگە زۆر کەس هەبێت ئەم حەبە بۆ چییە بێ ئەمەندە زەحمەت بێ نازانم ئەمڕۆ دنیاڵەن خۆڵەن جیهانگیری دنیای کردووە بە گوندێ کەچی دیارە ئەمەی کردووە بە گەڕەشە شتەکانمان بۆ خۆش بێ ئەوەندە بە زەحمەت دەستم دەکەوێ خۆم بە 21 ڕۆژ خوێن وەردەگرم ئەوەندە گەڕابووم لەو سەیدەلیە بۆ سەیدەلیە لە ئێران و لە پیرانشار و ئەو شوێنانە کە هاتمەوە بە 2 ڕۆژ خوێنم وەرگرت خۆت بۆی چووی بەڵێ خۆم چوو
لە تاوان لەبەروی لێرە نەبوو خۆ چووی پیران شار گەڕای ئەی چ بکەم پیرانشار سەردەشت مەهابات هەمووی دەست نەدەکەوت کە هاتمەوە شەوەکەی چوون پاراستۆڵم هەڵواسی کە بۆ بەیانەکە یەکسە چوم خوێنم وەرگرت جا داوا دەکەم ئەو حەبێکیشانمان بەڵکو و شەریکاتی تر حەبێکی تر هەیە مادەکەی هندیە ئەویان دەدا لە خەستەخانەی بەس نەما بەڵێ ئەویش باش بوو نەما داوام لە دکتۆرەکانی خۆمان دەکرد دەمگوت بە حکومت بڵێن بۆمان بێنێ کوتی حکومت موچەی پێنادرێت جا حەبی بۆ تو دێنێ ئینشاءڵڵا بۆ دێنە بەس تۆ وتت ئەو ئێرانە گەڕێت تۆ خۆت تورکیا گەڕی چوون بۆ تورکیا بۆ دەرزەکە پێشەکی دەستخۆشی بەرنامەکە لێەکەم من وەکو نەخۆشێک و باوکی نەخۆشێکیش توشبیت تەلاسیمیان ئێستا نەخۆشمان هەیە کە عیلاج بەکار دێنێت مانگی دوو جا سێ جار دەچێت بۆ سلێمانی بۆ عیلاج بۆ خوێنتێکردن کچە خۆی لە تاو نەبوونی چووە ئێران گەڕاوە تۆش وەکو تورکیا گەڕاوی من لە تورکیا دەرزیم کڕیوە بە سێزدە گەڵا ڤایرۆسی جگەر لە خستخانەی هیواڵەکە دەدرێت ئەوە کچەکەت دەرمانەکەی دەستەکەوێ هەر بەڵێ ئەو دەستەکەی بەزی من کە جگەرم تاوە بوو تێکچوو تازەش حملیاتم کردووە لە خصوصی کردومە ئێستا نەخۆشمان هەیە مانگی کە 150,000 هەیە بەڵام 400-500,000 کە دەچێت بۆ سلێمانی سەرفی دەکات چەند عادەیەکی پێ دەکەن ئێستا خۆت و ئەم کچە جوانت بەڵێ خواکە هینەکەی بەرێ بەخێر بێ زۆر سپاس تۆ شتێکی جیاوازە هەیە گوێت لێ گرتین ئەتەوێت چیمان پێ بڵێ هاتووی بۆ ئێرە زۆر سپاسان دەکەم هەندێک زانیاری فێر بووم لێتانەوە قوربانە بم من لە تۆ فێرە بم دەباشە بیە بە بابا کەواتە خۆت و کچەکەت چەندێ مەسرەفەکەن ئەگەر حکوومەت دەرمانەکانتان بۆ دابین نەکا ئێستا من کە دەرزیەکە پێش عملیاتەکە کڕیم بە 9 وەرەقە کە کڕیم لە خۆمدا پێش عملیاتەکە دەرزی هەیە مانگی 13 گەڵا باز ئێستا لەبەر عملیاتەکەی کە ڕام گرتووە حەبێکە دەیکڕم بە 730,000 دەستخۆش یاخواکەم هیچ کاتم نەماوە بە گەورەی خۆتانم بەخشن دەدەی بە ئەبزانم ئەم خوشکە دوعا کەس بێ وڵی هیچ کاتم نەماوە دەستخۆش کاگرنگ دەستخۆش بۆ کارمەندەکانی کوێ سنتەری تالاسیمیا ئەو خوشکە ئێوە سوپاسان بکە یا ڕەبی لە شتان ساغ و دەستان خۆش بێ فەرموو دەستخۆش کاگرنج بۆ بەرنمەیە هیواخوازم داواکارەکانمان لەم بەرنمەیە بگا بە شوێنی خۆی من شتێک کە سەرەکیە بۆ هەموو نەخۆشانی سالاسیمیا بەبێ جیاوازی بۆ هەرمووی کیسی خوێنە فیلتەر کراوە کە لێستادا نییە لێستادا نیە هیواخوازین بگات بەڵام ئێمە لە ڕانیە سنتەری سەلاسیمیامان هەیە بەڵام بیناییمان نییە تاقیگەی پێشکەوتومان نییە هەندێک شتی دیکە هەیە کە داواکارم بە زووترین کار حکوومەتی یاریمی کوردستان و داوا لە بەڕێزنی چیروان بارزانیش دەکەم کە بەهانامانەوە بێت و هەموو داواکانمان جێبەجێ بکات چونکە هەر نەخۆشێکمان گیر و گرفتێکی زۆر قورسی هەیە ناتوانین ئێمە یەک گیر و گرفتەکانمان بڵێن بەڵام گیر و گرفتی ئێمە زۆر قورسە هیواخوازم جێبەجێ بکرێت و بگات بە ئامانجی خۆی ئەو خوشکە دەی بەخێر بیت باشی بە قوربان ناو چییە؟ ئەژین بەخێر بە هەژین سپاس ئەتەوێت چیمان پێ بڵێ هەژین هیوادارم کاکەنێ چرجووی لێوێ من چەند ساڵە محاشم نییە دەمێ محاشم بدرێتێ پێ معاشت بدرێتێ بۆ حەبووی دەرزی دەرمانەکەوەنە بەڵێ زۆر ئەرکە لەسەر بابەت پەیداکردنی دەرمانەکانت بەڵێ تۆ ئیشت چییە؟ یعنی بۆ یەک چەکە دواڵێ ئەزانێت تۆ دەرەقەتی ئەو دەرزی دەرمانە نایی دەستخۆش بەرناوەی دەێم چەندێ سەرفەکەی وا ناوی چی بوو؟ ناوی ئەژین ئەژی گیان ئەڵێ بە کاکبەرزانی لە ڕانیەوە لە خڵازیەوە سێ جارێک دێن خوێنی دەکەین لە ڕانیە جار جاریش بۆ سلێمانی دەچین هەرگی چەند جارە بێ خوێن بگۆڕن؟ سێ جارێکەوەی من هەیە دو جارێک دەرزیشتان هەیە حەب ئیمە حەبی هەیە حەبی یەکسژێت بەڵام ئەو جارە بۆمان بەکار هێناوە کواریشی زۆر باشنی من 700 بوو سێ مانگ پێش ئێستا
دوو حەبیشی دەدەینێ ئێستا بووە تا 1500 زیادی کرۆ لە زیادەوەی کە دابەزێ ئاسنەکەی ئەوە جار لیژنەشیان بۆ کراوە داوا لە ئەنجومەنی وەزیران دەکەین هەر دەڵێن بڕیارەکە لەوێ ماوەتەوە و ئەوانەی لیژنیان بۆ کراوە دەرچوون وڵی کرد وەزارەت گوێ لە ئێوە نەگرێ و گوێ لەم بەرنمەیە نەگرێ سوێن بەخوا هەتا قیامەت گوێ لە کەس ناگرێت ئەگەر گوێ لە ئێوە نەگرێت گوێ لە کەس ناگرێت ئەوە هیوادارم بەدڵی گەورەتان وەری بگرن جەنابی وەزیر جارێکی ترەی لێمەوە گوێ لەمان نەگریت و ئەو قەرارانەی ئەنجومەنی وەزیران کە بۆتان هاتووە ئەمانە لەن جێبەجێ نەکەن هیچ قەرارەی تر جێبەجێ ناکرێ بەڵام ئومێدی شەم پێتە لە عینەن کاتەها دکتۆر سامان ڕاستی ئومێدم پێتە دوای ئەم بەرنمەیە گوێیان لێ بگری زۆر زۆر جوانیت بەخێر بێت قوربانە بم زۆر سپاس هیچ کاتم نەما داوای لەبوردنتان لێکەم هەمومان لە پێناوی ئەمانە هاتوین بۆ ئێرە وەنیە تۆش بۆ ئەمان خەباتەکەی خاڵ حەمە دوا قسە لە 50 سانیات گرنگترین قسە ئەفۆن وڵای قسەکان زۆرمە بەڕاستی گرفتی زۆرمانەیە نە فەحسێکی ڤایرۆزی هەیە لە سنتەری تەلەسمی هەولێر نە فەحسی هۆرمۆنات هەیە نە دەرزی هۆرمۆنات نە دەرزی ڤایرۆسات تۆ بێمە هەر بینایەکی وشک و ڕق و تەق بەس کە بینایەکەیان گواستیتەوە لە ئەنکاوی لۆ ڕووناچی بەس وازیهەکەی گۆڕایە هیچ تەچ لە ناخیوە نەگۆڕایە تەنانەت فەحسەکانیش بە غەڵەت دەردەستی مەقسەد زیازی فەحس پێویستی بە کۆنتترۆلکردنەوە زوزویان پێویستی بە دەرمانەکە لەگەڵ ئەو خوێنەتێکەڵی بکەیت تا فەحسی بکەیت تەماش شتێکی غەڵەت دەردەست دکتۆر دێتن حەبەچکەم دەداتێت دەستمی من داوای ئەو حەبەی ناکاتن داوای حەبەچکە دەکاتە کە پێویست جاری وایە پێویستی نیە حەبەکەم دەداتێت لەو گۆڕە دەبی بیخۆم دووادارم ئەو گیرگرفتانە نەمینێتن ئەگەر ئەو هەڵە بڕواتن ئەمە دەبێ لێرانە چاوەڕێی مردم بکەمە ڕاستی ئەتوانم یەک ڕستە بە گەورەی خۆتمان بەخشاگی نەزانم قسەت زۆرمان وڵی قسم زۆرە کاکڕند یەک ڕستە بێ مەمنونە بم لەورەی ئەی بڕند بەرنامەکەمە چێتە کاتی هەواڵ وڵی هیوادارم بەڕاستی ئەوەی کە شتانی باس کراوە هەم حکوومەت هەم وەزارەتی تەندروستی بە باشی جوان لێ بگرێ لە کێشومانەکان تێبگا بزانە ئەوانە دەڵێن چی و دەفیان چیە دکتۆر ببوورە بە دوا قسە بم بەتۆ یەک ڕستە بێژی چ دەبێژی زۆر سپاس مامۆستا و مەسەلەکە دەبێژین ئەوە یا چوو یا دەرباز بی نسبەڤۆن نەخۆشە ئەم چارە بگەڕین حەلە چارە چییە یا دەرباز بی مەسەلەن چارە ئەوە مەسەلەن بگاوێ ئەوێ مەسەلەن دایک و بە بەختی هەلگیری تەلاسیمیا بن محکەمەی مارە نەکرد ئەو ببتە بڕیار مارە نەکرد ئیجاری بڕیار هەیە لێ بڕیار جێبەجێ بکرێت ئەمە وێ جێبەجێ بکرد مامۆستا یعنی مارە نەکرد چونکی یادی ترێ مەسەلەن بگاوێ ئەم نمونە یۆنانینێ یۆنان نسباوی گەلەکە بلندبی بەس نەشە قەتعکرد بەس چی کرد شیان نزبیکێن بکرد شیان نزبێ بکەن بکە نەشان ببەر بکرد یادوێ مامۆستا بەس لەحزەکە سوفاسیا سوپاس ڕێبەریا گەشتە سەقلمەی پارێزگا دووکێ دکەم هەمی گاڤ هاریکار پشتەوانە منە سوپاسیا سنتەرێ تەلاسیمیا دکەم هاریکاریە منە سوپاسیا پانقا خوینێکی بۆ ما خوینێ پەیدا دکەن و هەمی کادرێتوانە و سوپاسیا هەمی دام و دەستگرێت حەزبی و ئیداریت کرد هاریکار پشتەوانە ئەوە چیە دڵەکەم زۆر زۆر سپاس بۆ دیاریە جوانەکەت قوربانەوە هەر بژێت ئەمە خۆ دروستە کردووە ها ئەوە بە ناوی بەڕێوەبەری ڕوودا و سپاس بۆ تۆ و سپاس بۆ خۆشەویستێکە و بە ناوی هاوڕێ و ڕۆژنامەوانەکانی ڕووداویشەوە هەر سپاس بۆ تۆ باش زۆرە پێچوە تا دروستە کرد قوربانە بم سپاس ئەڵێ زۆرم پێچووە زۆر زۆر سپاس دووبارە مەمنونتم گەورەت کردین قوربانی دەستە بم ببوورە دوا قسە بۆ جەنابی دکتۆر خولەکێک بەڵێ گرنگترین شت لای من بڵاوبوونەوەی هوشیاری و ڕۆشنبیریە لەبارەی ئەو نەخۆشیەوە من پێم باشە لی پێشنیارەکەم لە ئێستا لە بابەتەکانی مەکتەبە لە دوا قۆناغەکانی مەکتەبە باس ئەو شتە بکرێ لە پۆلی چەندەوە باشە لە 5 و 6ەوە لە جاتی باسی ئەوەی مەسەلەن هەندێ ئاژەڵ و شتیوا بکرێت نەباتات و شتیوا بکرێت باسی ئەو حاڵەتانە بکرێت بڵێ ئەو نەخۆشیانەکەەوە بە زەواج دەگوازرێنەوە دەتوانێت ڕێگری لێ بکرێت ئەو هاوسەرگیریە نەکرێت دووەم شت ئەبێ هەتا ئەتوانین ڕێگری لەو هاوسەرگیریانە بکەین سێم شت ئەوانێک کە هەیە بە خەڵک و بە حکوومەت و بە خێرخوازەوە حەچی هەیە لە پێناوێنە بیکەین و بۆ ئەوەی ژیانێکی نۆرمال بژین چونکە یەک شتت پێ دەڵم کاکڕنج ئەگەر ئەو پێداویستانیان بۆ دایبین کەی دڵنیام لەوەی تا 56 ساڵ ژیانێکی نۆرمال دەژین و نمونێشەیە لە وڵاتانی پێشکەوتوو قوربانم زۆر زۆر سپاستانەکەم
پێویستە باسی بکەمە لێرانە ئەمە هاتیینە نەخۆشانی هەولێر داوای ئەو شتانە دەکەین بەخۆی مەفروزە مدیری خستەخانەی بێتن داوای ئەو شتانە بکاتن و زۆر شتی تر هەیە بابەتی ڤیتامین زارووا هەیە نامینێتن لە دەرەوە نەفەحسەکەی هەیە زۆری جار لەوێن دەرێ نە دەرمانەکەی هەیە لە دەرەوە دەیبیت لەسەر حسابی خۆی بیکاتن یان فەحسی ڤایرۆس زۆر سپاس ئەفۆن کاکە حەما هیوادارم وەزارەت هیوادارم هەرەوێ بڵم وەزارەت خۆی سە فراکسیۆنی تەندروستی پەرلەمانوانە نەماوەنە هەر وەزارەت هیوادارم جەنابی وەزیر گوێی لێ بگریت سپاس کاتێکی خۆش ئەمە دوا بەرنامە نابێ بۆتان پێیان ئەڵەم لە نەشتەکانی ترا گوێتان لێ بگرن خوا حافیز بینەرانی ێژە